سڵاوتان لەبێ ئەڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ لایڤ ستریمێکی نوێ ئەوڕۆ دڵم خۆشە لەبەرەوەی کۆنفرانسی چێ دەگوازینەوە ئێکسبۆکس کە ئەکیدم لەوەی شتی زۆر باشی هەیە و شۆ ئەرزی بکە ئێکسبۆکس لەبەرەوەی لە مێژە ئێکسبۆکسی سەی نەکردێت لەسەری زیارە نوێیەکانی ئەکید بن لەوەی شتی باش دەبین ئەنگۆ کوونە وەزاتان زۆر لە مێژە نییە کۆنفرانسەکەمان گواستەوە پێماوی پێشەم بوو ئێستاش لەگەڵتانم لە بۆ کۆنفرانسی ئێکسبۆکس پێتان وایە حەزت بە ئێکسبۆکس نییە مناقەشە مەکەن سلااو خارەجیر بە خێر بێ سلااو ئەکید من لەوەی کۆنفرانسی ئێکسبۆکس شتی باش شتێدا دەبی وا من ئەو شتێک کە بەخۆم زۆر چاوەڕوانیمە جگە لە مثلا دوو شۆکێسە لە سەیەک یەکێکەکیان ئێکسبۆکسە یەکەکیان بە تایبەت دەکرێت لە بۆ ستارفیلدی باسی ستارفیلد دۆشتانە دەکاوشتانە زۆر 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 چاوەڕێنە کۆمنتی خۆش ببینن ئەنگۆ وێلکەم زیڕام کردەوە کەی سڵاو بوو دەنگم بەرز بووە دا لێبردن دەکەم بەچ بکەم بەستمی پرۆفایلم کووە وەڵای لێ هات سلیم شەیدی سلیم شەیدیە ڕۆکسان دەڵێ ئەم فڕم یوکەی سڵاو بەجلی مامە حەمە بەجیا لەگەڵ مامە حەمە تێکەڵ بکەن ئەوڕۆ هەر کەسە بەجیا دەیکاتەوە تاوەکو هەمومان سوود لەو لایڤ ستریمەوە بگرن وەروە ئێوەش دەزا گلەی دەکەن دەڵێن کە لایڤ ستریم بەیەکەوە دەکەنەوە دەنگتان تێکەڵ دەبی ئەوشتانە توێژ حەزمان کرد بە جیابی وە بێ هەمووتان سەیری بکەن تکا دەکەم دگمەی لایکدا بگرین بەو کەسانێکەوە حەزیان لێە حەزیان لێە بەردەوام بین لە یوتیوب ئۆکێ پێمابی کۆنفرانسەکە خۆی سەعات 8 بەڵام زووتر دەست بە شتەشکە دەکەن ئاتەمشایەکی بکەین زین ئەوکەی دەست پێ دەکە پێمابی ئەوەیانە ئەوە دەبی دەست پێ بکە ئێستا نووسرا بۆ 7:30 بەخۆی ساعات هەژ پێ دەکەڵام نووسرا بۆ 7:30 لۆ نووسرا بۆ 7:30 نازانم بەڵام بەخۆی ئەوە ئەستێکەیە بە فۆرکەیشە کواڵەتەکەی بزانین کو دەبین ئۆکەی چۆن پەپولەکانی زیر پێتان وایە چی پیشان دەدرێت ئەوەی ئەکیدم وەکو خۆم هێڵ بڵێیت و فۆرتسای نوێ فەیبڵ ستارفیلد بە کۆنفرانسێک بەجیا لەگەڵ ینی زۆر شت هەیە ئەوڕۆ مایکرۆسۆفت بیەوێ باسی بکە دەتوانین باسی بکە وەجگە لەوەش مایکرۆسۆفت تۆنێک یاریشی هەیە هێشتا ئاشکراشی نەکردێت جگە لەو یارانەکە ئاشای کردیان بەڵام کاکژیر سڵاو مۆد تۆزێک زیاد کە مۆد یعنی کو مۆدێک تۆزێک زیاد کەم ئەنگلی بولف مامە سیریەس ئێز بکڕم باشە دەرەجەیەکەی زایبی نییە کاکژیر تۆ بڵێ هێڵ بڵیت بڵاو کرێتن بەڵێ ژیر ڕاچێ لەسەر ئەڵتیمە نازانم ئەڵتیمە هیچ پەیوەندی بە گەیمەوە نییە باز بابرێن پەیوەندی بە گەیمەوە هەیە تەنها گاد ئۆف وار و هەموو گەیم پاس دێنێت نە و قسەی ڕاست نییە سڵۆمۆدە بەخۆی بۆچی زانا و میر و حەمەنایان هەر کەسە بە زیاد دەیکەنەوە کووتم دێمۆی کەی پینۆکیۆ تاقیت کردەوە داڵۆدم کردیە بەزشە تاقیم نەکردەوە مامەژی زوو لایڤ کەرەوە خۆ دنیا کاول نابی ئێوە نابینی کۆنفرانسی پلەیستێشنمان گواستەوە گەیم فێستم گواستەوە ئەو ئێکسبۆکسی دەگوازمەوە حەز دەکەم یوبیسۆفت و کاپکۆمش بگوازمەوە بەڵام نازانم کو دەبی کو نابێ ئەرێ فەیسکامەت شەی پێکە وەڵای ئەوڕۆ کریتمە عامودی حەز نێ بشتەشی بڕک جیاوازبی زانم کو دەدەچیم ئەوڕای تیشەرتی باتمانیشم نەبەرە باتمانی کلاسیک زۆرم حەز دەیە زۆرم خۆش دەیە ئاوی سارد مەخۆ خراپە چێ گوتی ئەوە ئاوە ساردە برێ من چێ گوتی ئەو ئاوە ساردە برێ من تکا دەکەم دگمێ لایک دابگرن لایڤەکەش لە گروپەکان شێرکەن تاوەکو زۆرترین خەڵک بێن پلس باشتر یاخود گەیم پاس هەردووچیان باشن PS4 کەی کرایەتی پشگەشتە نەمان کردووە بەلای تۆچی یاریە خۆشە
بەلای من هەموو گەمە خۆشە یا و بیدەی ئێمە چێندەر ژی چارجەریان کاوێری چارجەرە تا دەمری بەداخۆ یاری دیابلۆ زۆر گرانە بۆ پیسی ئارێ وەڵە گرانە بەس خۆشە شن و های فەیسکام جوان نییە فەیسکامەکەدانەکە پێ جوان نییە گوتم با جیاواز ویدۆیەوە هەمدانایە مامەژی ریڤیو یاریەکان زۆر کەوە کەستەمەشان ناکە ژیر پێشەمە بەرنامەکی توێنی فۆرنما بەڵێ ماوە بەڵام هەفتەی نەبوو لە بەرەوەی ڕۆماڵش هەبوو مشکلی عێراقەوە هەبوو نەماگوتانی بەرنامە بکەم بەڵام بە هەفتەش کە دەیکەین مامە ژیر پێت وایە ئارکتو ئەبینین بەڵێ پێم وایە دەیبینین پێم وایە بەروارەکەش دەبینن خارە تو خەرچی گوندی سیساوی بەرێ کاک ژیر ڕێدێت یەک بۆ ئێکسبۆکس سیریەس ئێس ئەبێت بەڵێ هەیە لە ئێکسبۆکس سیریەسی هەیە ئێکسبۆکس وەنیش هەیە دێم بەس برایەک مامەک یەکێکی لەگەڵ خۆت بینە بەتەنێ من نەوەک سیارەک لێت بدە منداڵ یان کو تێنەگەیشتم ئۆکەی ئیسحاق زۆر سپاس بۆ ناردنی 27 سێک سلااو لە مامەژیری زۆر خۆشەویستی ڕێزمان هەیە کاکە ئیسحاق گیان بۆ ناردنی سوپەر چات و وەروەها ناردنی دیارێکت بۆ چەناڵ سوپاسە دەکەم زانگۆ وەزعکو وەزع یەکتێم پێم برێ ئەنگۆ وەزعکووە ئاوارتان کووە تەندروستیتان کووە ئۆکێ فەیسکامیش گەورەکەم هێشتا ئەوتەکە تا کۆنفرانس دەست پێ دەکەم بینە سەر فەیسکام دیسپڵەی کاپچەر پێلۆتان گەوراکەم لە بۆتان گەوراکەم بەو شێوازەی زانا لە تەکنەلۆژیای شتێکی لێ زانم لە تەکنەلۆژیای لایف دەست پێەکە کارە باش بڕا بەس ئەمە کارەبامان نەبی ئۆکێ باشەوە ئۆکێ خۆشم تەزەچی بین ئەو لێ زۆر باشە ژی برام کوو پارەت لۆ بنێرم زۆر سپاس دەکەم وڵی لە یوتیوبی پێم وای بەس ئەوانەی ڤیزە کارتیان هەیە دەتوان پارێ بنێرن ئاخەش سۆنی وای لێ هات ئێکسبۆکس کۆنفرانسی بەقوەتتربی ئەرێ وەڵڵا دەڵێ باگراوندێکی زۆر جوان دانێ بۆ فەیسکام لۆ باگراوندی من ناشیرنە بازی باگراوندم هەیە برێ من براکەم سڵاو ڕێزمان هەیە سپاس گەیلانجیان عەبدولسەلام کامە خۆشترین یاری تۆیە ئێستا حالیان خۆشترین یاری من دیابلۆیە کوت خەریکی دیابلۆی من تکایە نوێژەکانتان بکەن پاشان وەرن دیار لایف لایک لەو قسەی هیوایەتمە ریڤیوی مۆدرن وارفەرەکۆنەکان بکەیت مامەژیر وڵایمش حەزم لێ دەبی فا 24 تێدابی وەڵی پێمان وا بوو فا 24 لە ئەوەی نەبوو لە کۆنفرانسی گەیم فێسی بەڵام لەوێژ نەبوو سەو لەوانێت تێدابی فەیبڵی تێدایە بەڵام زۆر سپاس بۆ ناردنی 65 سێک کاکە سێک کاکە جیکۆ کوردی جیکۆ کوردی 65 سێکی نرد کە نازانم دەکات چەند داوا لێبرد نەکەم بەڵام پارێکی زۆرە سەرکەوتوی برا ژیر شایانی پژگیری زیاتری زۆر زۆر سپاس مەمنون سڵاوێکی گەرم خێر بن ژیر یاری ڕێدەد یاخود گاروار وڵای من کەیفم بە هەردوو یاری دێم بە بەردەوامی بەس گاروار هەندێکشتی خۆشە بەس ئێستا حالیان ڕێدێت کە خەریکی ڕێدێدیشم چی بووە ژیرە چ بووە ئۆکێ چا دەکەم بەزەنگۆ تووڕەمە بن ئەوە باشە چ بووە نازانم باین لە چی سەوزت لەبەر کردبە باینێ باتمان لەبەرە باتمان I am Batman okay I am Bruce Wayne Batman ژی بەڕای تۆ مۆرتال کۆمبات 1 بێتای دێ بەڵێ دێتن مانگەچکە دێ ئەمە زۆر چاوەڕێی فۆرزای نوێ مەتوستەرەی وڵی ئەمیش دەرێم ئافرینە بۆ تو لە بۆ ئەوەیە تو چاوەڕای یاری فۆرزای نوێ گاڵە دیوری دێ دەسە گیم پاس
لایڤی بسۆپتش دەکەیتەوە دەکەتەوە نازام دەکەمەوە یا ناکەمەوە چی بووە نازام چ بووە ئەمنم دەپرسن چ بووە ئەمژیان گۆ دەپرسمەوە چ بووە what's happening شەوێک فیفا ئۆنلاین بکە بە لایڤ ژیر زۆر ئاقری دەرەی براژن لە مارێ ئەرێ وەڵ نابین هیچ قسەی ناکەم بەس سڵاو لەنگۆ دەکەم قسە لەگەر لەنگۆ دەکەم قسە لە کەس ناکەم دلایڤەر ئەپ ئەرێ وەڵە دلایڤەر ئەپ GTA 6 دابنێن یاڵا GTA 6 با دابنێن یاڵا مایکرۆسۆفت جێ لەمنە ناوی چییە کوڕ ڕاستە بە ناوی بخینمەوە ئەوتە where are you going کا ناوی چ بوو ناو چ بوو ناوی عوسمانە کاکە عوسمان مایکرۆسۆفت عوسمان دەرە GTA 6 دابنێنەوە تاوا دەبی دابنێن سڵاو لە هەولێر ناڵەکە گەمەچکە بکەنە تا دەست پێ دەکەم هەم زۆرمان نمایم لە چەند دەرەوە تەماشای لایڤەکەی من دەکەی ناوی شار شارۆچکە گوند لادێ لۆ بنووسن یاڵە لە دەرەوەی وڵاتی ناوە خۆی بنووسن لە چەند دەرەوە تەماشای لایڤ ستریمی من دەکەی سلێمانی ئەولێر ئەربیل چ بووە دیسان نووسیان چ بووە زاخۆ کەرکووک سەحەت بەڵە GTA 6 دابنێن ئۆ دەرەوەی وڵاتیشمان لەگەرە نۆسڵی ئەوە نۆڕوەی سلێمانی کەرکووک پێنجی حەسارۆکان ئەولێر دارەتوو ئەولێر مەریخ سۆرا یوکەی دهۆک سەنگەسەر سۆران چییە هەولێر دارەتوو سۆران سلێمانی لە هەولێرەوە سڵاو مامە وەڵایەوە کۆمنتەکان زۆر سەریان پێم ناهێنێتەوە بە حساب سلۆ مۆشن لێدایە تاوەکو بە سەبری بێ ئاکە ڕێیانی خۆشویستم خێرێن 555,000 ملیۆن کەسمان لەگەرە هەموو لایەک بە خێر بن تکا دەکەم دوگمێن لایک لەبیر نەکرد دوگمێن لایک دابگرن زۆر گرینگە بۆ ئەوەی پشتگیری لە ڤیددیۆیەکە بکەن یاڵ ئەو لایکەم لە بگەنە یەک کێتە کۆنفرانس پێ دەکە زوو ئێستا بیگەنە یەککەی هەڵەبجەی شەهید کۆیە رووسیا وۆ مایگا چێ لە رووسیایەوە C7 گەیمینگ نەمزانین خەڵکی رووسیاشمان هەیە ڕەشن دۆزەخ برای من نسراوە هەڵەبجە سۆران شادێ ژێر ڕاچیە لەسەر یاری ئەندۆن یارێکی نوێی مۆبایلە ژێر ڕاچیە لەسەر یاری ئەندۆن یارێکی نوێی مۆبایلە نەمکردی بەڵام کارێزان مارمان لە کارێزان کارێزانتە لەو بەریە بەلاش ڕژماری خۆشم کەشف کرد بەرەو یەکەی لایەک یاڵە فینلەند ڕانیەی هەولێر کوا ئەلیخان وڵای ئەلیخان مەشتی بما دەرێ بەم دەرێ دادا بەم دەرێ دادا شتواتانی تیان بەم دەرێ دادی حەمە کوردش دڵێ سڵاو براکەم مامە حەمە چۆنی برایە من ئاوارت مامە حەمەد گیان چاومانی مامە حەمەد گیان خەڵک لایک مامە ژیر دوگمەی لایف خەڵک کۆمنتە زۆر خۆشە نووسیتی خەڵک لایک مامە ژیر دوگمەی لایف لایک پێنج سارۆک نۆڕوەی نۆ کەلار لۆس ئانجلس هیپۆپ 90 دەڵێ لە خەل لە لۆس ئانجلس ڕالەگەرتم سوید جیکۆ کوردە سویدە قەڵاتزێ ئازیاوە ئاوکەش خلاص لە دارەت و سڵاو ئێڵیخان چۆنە ئێڵیخان بێعار بووە سڵاو لە بای ئێڵیخان مەسەی لە باوچتی زۆر سپاس مەمنون برازیل مامە وەڵڵا عافیە ڕۆناڵدۆ دێ دیارە دەنگت خراپە دەنگی من خراپە دەنگم گویان کو خراپە دەنگم نایەیان خراپ دێ چا دەکەم لە بۆتە زانم مەقسەدتان چییە کۆمپۆزەری بالادام دەنگم باشترە ئەگە دەنگم باشترە برن دەنگت باشترە ئەگە دەنگم خراپتر بوو برن دەنگت خراپترە با چای چیکەم ئێستا دەنگم باشە
زۆر سپاس بۆ سوپەر چاتەکە ماریۆ کوردی درستڵاو لە شێرێکی هەولێر زۆر سپاس بۆ نردنی 5 یۆڕۆ سپاس دەکەم برای من ناحەی شوان بژی دەنگت کێشەی نییە دەنگت باشە کاکژی هیچ گەیمەک دێتە گەیم پاس وەڵی نازانم ئەز ڕقم لەو کەسانم تۆ کە ئەوات جنێو دەدەن بۆیە ژێ ناگەڕن سەی لایف ستریمەکەمان بکە بە هیچ شێوازێک هەر های دیوزەری دەکەین نەو چەناڵی های دیوزەر دوگمەنی زۆر خۆشە یوتیوب داینەیە ئەو نەفەرە هەتا بە کیفی خۆی کۆمنتی دەنووسی شتی دەنووسی بەڵام کەس کۆمنتەوی نبینێ زۆر خۆشە جنێو مەدەن جنێو بدەین هایدت دەکەم لە چەناڵ بێکسەر وێ جنێو مەدەن کاکە جاری وێ نەفەرێکی تەمەن بچووک سەیری لایف ستریمەکانمان دەکە بۆ تووشی خوێندنەوەی وشەی نەشیاوی دەکەن حەزیاوە من سەری ڕەش وەی با بڕۆ لێت ترسم کاک ژیرە و هێدسێتێ لەسەرتە چ بابەتێکە وڵی ئەو هێدسێتە هێدسێتی پلەیستیشن 5 لەو نوعانەیە ئەو پێی دەوترێت هێدسێت سنسەر چی وایە ئەوەی پلەیستیشن 5 کاکژی PS4 دەدەی بە من وەکو دیاری FHS info ئەگەر ناوەکەت حەقیقی باید دەمدایە بەس ناوەکەت نازم ناوت چیە پاوەندی ژیر برام نەک یۆڕۆ پاوەندە ژیری برام نەک یۆڕۆ ئەو کرام سوزان برام خۆم لە درۆی وڵات نەژیامم سوان پاوەندە یۆڕۆی زۆر سپاسان دەکەم هەرچێک ببینێرن بەڵام بەڵ کاکە نازانم و کە خەلە مەگرن ئەم دیناری عراقیم دێ سوتمەنجام دێوەزام 50,000 دلاری ئەمریکیە نازانم مامە ژیر خەدەمات ناخۆی وە خاڵە حەمە وەڵی برسیمە دەسمێنێتم شڕ دەسمێن لە خێوەستم سعات دەبا یازە لەسە ئیش بەم سعات 10:50 دقیقە خێوەستم ساڕۆخی گەیشتمە ئیش خۆش بەتاوەدانە هینەیە لێ باتمانیش منە بەر کرد گوتمە بسەرێ بگەم سە ئیش نازانم زە خەتایەوەی و عنی سەبەکە ئەو بکافانێ باتمام لەبەرە زوو گەیشتمە ئیش یان نازام چوو مەسەلە مهم فەرهەنگردی لە نام بخوێنم ئۆکێ سو گەیشتمە ئیش ماندی بووم تازاهاتیمەوە لە ئیش نانیشم نەخواردێت تەمان ینی لە سبێنەوە یەک پارچە ئەوە یەقت برنجی ئەو نەخواردێ لە سبێنە سعات دەوە کە تعاد 11 سو هاتیمەوە مارێم ئێستا حالە نان نەخواردیە برسیمە ئێستا لە کاتی لایف ستریمەکەش خواردنم دێ خەدەمات دێ بە بێنگۆ ناخۆش نانەکەی دەخۆم ئەنگۆشەکە ناتان نەخواردێ زانس بکەن لە یوتیوبی چەناڵی من بکەنەوە بە تەلەڤزیۆنی ماڵەتان ئەگە تەلەڤزیۆنی سمارتان هەیەگەنە موبایل دارێنەوە یان ئایپادشی دارێن نانی خۆشتان بخۆن تمشە لایف ستریمەکەش بکەن کە لایف ستریمەکە زۆ بەقوت دەبێت فەرمانبەران فۆرتسا ناو مخینەوە فرانک هێڵکات ئۆکەی ناو ناخینەوە تا سڵاو ڕکلام بە چەند دەکەیت مامژی ڕکلام بە چەند دەکەیت وەڵی ڕکلامی بە پارە دەکەم بە چەند پارێ دەکەم ناون بنێرە لە بۆ جیمێڵەکەم ئاسک ژیر @gmail.com زۆر مەرد دیاری کاکە ژیر کەیکەی زۆر سپاس ژیانەکەم تخوا ئەوە جەوە ئێستا گەیم پاستاوە بوو ئاسانە بڕۆنە لای گەیم ماستەرزی گەی پاس دەکەنەوە بەلاشە ئەگەر تیڤی خۆی فۆرکەی نەبی بکەمە فۆرکەی نامەی کە فۆرکەی کوڵەتەکەی بەرز نابتەوە ژیر مۆتیڤیتێک لۆ پۆلی دوازدەکان کرێوە لای نییانگۆ نییە ژیانتان ێستا زۆر زەحمەتە بەس باوەڕتان هەبی هەر ئەو ساڵە دوو مانگیە ئۆکەی ئەو دوو مانگە تێپەڕوی مانگە چیان امتحانە مانگە چیان ئەوەیە تا دەرەزێ وەردەگریەوە دەبڕک ئیزعاجە دوای مشکلت نامینە هاوڕیان تکات دەکەم دوگمێت لایک لەبیر مەکەن یەڵا لایکم لۆ بگەینە یەک کە هەتا لایف ستریم دەست پێ دەکە کە یەکیچی ماوە کۆنفرانسی ئێکسبۆکس ئستەحاڵیان دەست پێ دەکات زۆری نمایە تکایە 01 ژیری کاتی بۆ دێژیر کە سکوێر ئینێکس یەک پاوەندی نردی ئەفزان فێر بم ئەو پاوەندە دەستەکانت خۆش زۆر سپاس بۆ پشتگیریەکەت یەک پارچە برنج ئەفە یەک پارچە برنج نەک یەک قاپ برنج پرسیارێک ڕین بۆ سیج دەکەی ناوەڵڵا ژیر هەیتی زۆرت لۆ دێ بەس لە کنەمە دەبێستی ئەرێ وەڵڵا زۆر سپاسە فینجە ئەرە لە هەیتە چی یەکزار زۆرمان دەبۆ دێ بەس چ بکەین کورە بەخوای 4 ساڵە هەر ئەڵێن بەس ئەو ساڵەیە نانا ئەو ساڵ تەواوە ئەو ساڵ دەبی وەختی دیتی خلاص ڤێرجینیا USA خەڵکی ڤێرجینیاشمان لەگەڵ دەڵێ ڤێرجینیا شوێنێکی خۆشەوە نییە گریز گەیمس ئۆکە گریز گەیمس ناوی یەک شاری ڤێرجینیان پێ برێ بزانێت شارێکی دەمینێەوە ئاکار هەورامان هەهەهەهەهە سەمیر شوان دەڵێ ژیر The Last of Us 2 لۆ Last of Us 2 ناکەی حالیان گەریشی چی زۆر نایابە Last of Us 2 دوو جارم کردیە ئێستا خەریکی یاری دیابلۆ 4ڕیمە دیابلۆ 4 دیابلۆ 4 دەکەم کە یاریش زۆر خۆشە
هەڵشۆ جەمال سپاس بۆ ناردنی 2 پاوەند سڵاو لە مام سڵاو خۆشەویستم زۆر بەخێر بێی زۆر سپاس ئەو چێ بوو ناوی نووسی بوو یەکێک لە ئەوەی ناوی نووسێت تاکەن لایڤی مایکرۆسۆفتی ئەو لایڤی مایکرۆسۆفتی نووستی ژیر خۆش ناوی ژیرە ئاکە ناوت دەنووسرێ ناوت پیشان دەدا زۆر سپاسی دەکەین بەس نازانم چێ بوو باس وەمزانی لێوێ دەست پێ دەکات بەس نەفسی شتە هیچ فەرق ناکە ئۆکێ کا ئەومان چ لێ کرد وارسکە کۆمنتەکانی گۆ ئەوتە چیت هەیە love you ناوم بخینەوە کورد گۆست ژیر ئەتو زیاتر کەیفت بە پلەیستەیشن دێ پێشترێ وا بوو بەزستا نا ئێستا منەوە دەگەی بە ئێکسبۆکس دەکەم ماوەی بە پلەیستەیشنگام نەکردێ زانە ئێکسبۆکسەکەم لێرەمان نایە ئێستا بریتمە سەرک نەخۆم تا بەس پلەیستەیشن 5ەکەی لێیە چکە لە سەردام نایە عقدی ئاکتیڤیژن و مایکرۆسۆفت چی بەسەر هات وەڵای زارایەوە چی خۆتی مشکلەکە ئەمریکا و بەریتانیا ریاکشن بۆ شەڕی ژیر ئەگەر گەیم ماستەرز متمانە پێکراو نەبوو لەسەر تۆ یەس لەسەر من مامە ژیر ڤیدیۆکانت تامی جارانی نەماوە بۆ ئەمشا ڤیدیۆی من 0 ژیری ینی باشترین ڤیدیۆی من هەفتانە بیکەم 0 ژیریە ڤیدیۆکانی دیکە نامینێ لایڤ ڕابرد زۆر باسی مۆزوعمان کرد ژیر نهێنی قۆزەکە چییە ئاوێ تەڵزی زۆر بخۆ ئاوێ تەڵزی پێم ئابی لە لایڤی پلەیستەیشنی و سەرەتایەکەی باسم کرد گوتم ئەگەری هێواز لە یوتیوبی بینم بە یەکجاری ینی هەر واز لە یوتیوبی بینم بکشێمەوە لە یوتیوبی ئێستاشە پلانانە مێشکم مایە بەڵام تۆزێک هەندێک کاتی هەندێک کاتم پێویستە تاوەکە بیر بکەمەوە بزانم دەتوانم چ بکەم یاخۆت پێویستە چ بکەم بزانین کو دەبی ئەمڕۆ داشبۆردی ئێکسبۆکسە گۆڕێ بەڵێ مهم بیر دەکەمەوە بزانم دەتان بەردەوام بێناتان بەردەوام بم چکە بەڕاستی بەردەوام بوون یعنی بڕک کاتی پێویستە و نامێ ڤیدیۆ خراپ دروست بکەم مامە ژیر قەڵەو بووی کۆرە قەڵاوی چەوە بەم دنیا بەم دەرێت و زەعیف بووی کا قەڵەو بیمەوە 6 کیلۆ مینایەتە خوارێ مارتان لە فەرمانبەرانە ژیر لە فەرماندەرانە فەرماندەران ڕێک فەرماندەران فەرمانبەران نا فەرماندەران لێنەرە گەنگستەر دەڵێ وای نەکەی مامە سفرەک ژیری دەرمانم مالی مەلا ئیدیتەر یعنی تو لە ئیدیتکردنی مەلای حەزەکەم یاریەکان ژێر لە یوتیوبی کوردی بەس سەیری تۆ دەکەم زۆر سپاس ئەمە کوردش لە لایڤ جپز بیسی ژیر لە لایڤی نای نەخواردو ئەرێ بە قورعان چ بکەم ئەنداوینە ڕیمێک بکرێتەوە خۆشە ناخۆرتن شت دوای ژن هێنان پێت بڵێن قەڵەو بێ کاکە ژین دێنی زۆر دەخۆی بۆ چ یوتیوبەرێک بۆ چ یوتیوب ئارێک یاری سکایریم ناکات نەک مەبەستم کووردە سکایریم کۆنە یاریەکە ئەوڕان 9 خولەک ماوە ئامادەرە تەنیا 9 دەقە ماوە لە تیڤی سەیر دەکەم تام 1000 سینەمادا زۆر سپاستان دەکەم ئەمشا باسی ئەوەی دەکەم دەمەوێت مەسەلەن لە یوتیوبی دوور بکەمەوە یان واز لە یوتیوبی بینم لەبە من ناخۆشە بەڕاستی یعنی جاری وایە گریانم دێ بەڵام ئارانۆ بابزانین ئەنگۆ لەگەر من ژیرەکان لەگەر من ئەوانەی بەردەوام سەیری کۆنتێنتەکان دەکەن زۆر سپاسیان دەکەم بەس باوەی تون بکەمەوە ماکی کەم تۆزە خوار بوو کۆمنتەکان جوان دیار نین کاکە ناویشم بخینەوە ئایم دارین ها لە خۆ سکرین شۆت کە دای ئەو تا ئەو کۆمنتی توم هەر دیاریش کرد باشەوە دەمەیان وتان دیار بن کاکە
و بەزە تو نی زۆرن ژیر دوای باسێنان لە یوتیوب شێوەی فانەکانی دوای 2 ڕۆژ کورە نەڕۆی ڕاستەخۆ کۆنفرانسی ئێکسبۆکس بەڕای خۆت KGTA 6 چەندرێ کورە بە قورئان واز ناین بۆ بڕگەی سوپاسی یاریەکان نەما زۆر ڕاقیە منافەسەی کەناڵی کورد گەیمەرست پێ ناکرێ بزانە ئەو جۆرە قسانەیە وا لە یوتیوبەری دەکات تۆزەک سارد بیەوە ئەمە کەسمان لێرە لە بە منافەسەی لە ناو یوتیوبی نینەوە ڕاستی چکە شتێ من دەیکەم تاو جیاوازە ئەوی مامە حەمەد دەیکات جیاوازە ئەوی مامەزانە دەیکات جیاوازە کەسمان ئیشی کەس ناکەن ئەوەیە من دەیکەم بەرنامەی سفرێک ژیرێ گواستنەوەی هەواڵ و زانیاریە من لە بۆ ئەوی ناکەم سبسکرایبم زیاد بی لە بۆ ئەوی ناکەم چناڵەکەم ڕقم یەک لە یوتیوبی تەنیا بۆ ئەوی دەکەم شتەشکە شێ یوتیوبەری گەیمینگ ئەگە بەس گەیمی بکە نابتە گەیمەری ڕاستەقینە تەنیا گەیم بکە پێویستە زانیاری ببەخشی پێویستە کللتور ببەخشی پێویستە معلومات بەخشی ئاسانترین شت دە بۆ یوتیوبەری بیکە یاریکردنە یان گەیمکردن هیچ علمی تێدا نییە کەس گەیمی دەکەن تەواو کاتکە بڵاوکەوە بەڵام بڵاوکردنەوەی ڤیدیۆی جیاواز بڵاوکردنەوەی زانیاری بەردەوامبوون لەسەر یاریەک بە ستایلی جیاواز بۆ مامە حەماستە فیفای دەکە لەو ستایلانە ئەوە زۆر 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 زەحمەتترە لەوەی کەەوە تەنیا مثلەن تەنیا ڤیدیۆی گەیم پڵی بکەی بڵاویکەوە چکە گەیم پڵی زۆر زۆر ئاسانە بەڕاستی من بەردەوام یاری دەکەم بەردەوام یاری دەکەم بەڵام هێرز جانی بەڵام یاریکردن و بڵاوکردنەوەی بە بڕای من علمەکی زۆر گەورە نییە بۆیە نامێ بیکەم ئەوی شێمە دەیکەین لە سفرێک ژیری ئەنگۆ تەمەشا دەکەن ئەمن قسەی دەکەم ئەوە باشترین شتە لە یوتیوبی کوردی تا ئێستا کرابی زۆر خەڵک فشەی پێدێ زۆر کەس لای گرنگ نییە بەڵام مهم نییە مادەمانگۆ بۆ دەرتانە ئەوە مهمە دەمانەوێت کورد بە دنیا بڵین کوردیش پێشکەوتووە بە ستایڵێکی بەرز ڤیدیۆی هەواڵی یاری بڵاو دەکاتەوە ئەوە لە بۆمە لە هەر هەموو شتێکی گرنگترە بەڕاستی لە هەموو شتێکی گرنگترە سەو 7 دقە ماوە بەڵێ 6 دقە مایە GTA ئۆڕێدێت بۆکس ئۆفیس بۆچی بڵاو ناکەی لە یوتیوب چەند ئەڵقەی پێشوو وەکوتم ئەو ماوەی تۆزەگی شوشتمان هەیە لە کار بۆیە بڵام نەکردەوە لە مامەژی ژنەکەم لە بۆ دەینی غەیث بە قورئان برایە منم ناتاملۆت بینم نەعەزم لێیە سڵاو مامەژیر لیۆن هاتەوە وەزعت چۆنە لیۆنس کەنەدی وێلکەم مای فرەندز وێلکەم هەموو لایەک بەخێر بن هەموو لایەک بەخێر بن ئاها حەزت لێیە EAFC بێت تەمشە ئەوەیە من حەزم لێ ئەو شۆ ببینم ئەوەی ئەو شۆ من حەزم لێ ببینم باش تەکتان پێ بەرم پێش شۆی بچمە سەرەوەی حەزم لێ ببینم ئەمە لایڤ ستریمی دەکەمەوە تەواان ئەم دەناسنە من هەواڵی یاریەکان بڵاو دەکەمەوە باشم ئەمە ڕیاکشنی فێک ناکەم شتێک بەدڵم بی دەڵێم بەدڵمە شتێک بەدڵم نەبی دەڵێم بەدڵم نییە بەڵام نەفەر هەیە لەو کوردستانەی لایڤی دەکاتەوە لە بۆ یاریەکان ئەستەن گەمەکەی هەر ناناسی شتەکەش دەبینی بەڵام نازانانی شتا چشە بەڵام تەماشا دەکە خەڵک لە کۆمنتری وۆ شتە بەقوتە چ بوو ئەویش دەگەڕن وا چ بوو تاسە نەدەزانی و گەمە هەر چییە هەر نەدەزانی و گەمە هەر چییە لۆ بەنواندن لەلای گەیمەری خۆت خۆشەویست دەکەی کە نەزانی و گەمە چییە ئێستا ئەنگۆ من دەناسن بەدەیان و چەند 169 ئەڵقا 169 هەفتەی ئەمە بەرنامەی دەکەن بەردەوام خەبەر بڵاو دەکەن بەردەوام قسەی دەکەن لەسەر ئەو یاریکەوا دێ ئەو یاریەوا بوو زانیاری لەسەری خوێندنەوە لەسەر ریڤیو لەسەری نەفەریشێ دڵێ وڵایەتی نییە باسی هیچ نازانای یوتیوبەرە زۆر لە تو باشترە یوتیوبەرەژی چییە ریاکشنی فێک کاردانەوەی فێک گەمەکەی هەر ناناسی نازانێت گەمە هەر چشە بە فێک ریاکشنی لە بۆ دەکە لە هەموو ژیانی گەمەی نەکردیە دەنایشی گەیم پڵێ سپاس ئەوەیە مشکلەکەیمە ئۆکەی ئەوەیە مشکلەکەیمە ئەمە قەت بە دوای باشتری ناگەڕێن قەت بە دوای باشتری ناگەڕێن دائما لە دوو نەفەری فێکین دائما حەزمان لێ نەفەرێکمان حەز لێیە حەزمان لە نەفەرێکیەکەوە
دائما لە هیچ نەزانی بەڵام کە عام بە دوی دەکەوی حەزمان لێ هەمومان لە دوی بێ بەبێ ئەوەی ئەو هەیە میم ئۆکێ مهم ئەو شۆ لایڤۆکی خۆش دەبی ئەو شۆ حەز دەکەم هێڵ بڵێدی ببینم حەز دەکەم ستارفیلدی ببینم بێگومان ستارفیلد دەبینم کە کۆنفرانسی پاشی میم کۆنفرانس تەواو بمە ڕۆن لەبەرەوەی کۆنفرانسی ستارفیلدی ڕێک لە پاشی دەست پێ دەکەم کۆنفرانس نییە وەکو شتەچی بچکەیە بزانین ئەنی ڤیدیۆیەکی تۆمارکرا بزانین ستەڵیان لەسەری مهم هەڵ دەدەین لایڤستریمەکی خۆش بگوازینەوە ئینشاڵڵا بەڵدی هەموو لایەکش دەبی تکا دەکەم دوگمەی لایک لەبیر مەکەن بۆ سەپۆرتی ڤیدیۆیەکە سوپاس بۆ کەسانی کە گیڤەوەیان کرد لە بۆ لایڤستریمەی پارەیان نارد بە هەر شێوازێک بی زۆر سپاسی هەمووان دەکەم کاپتن دەڵێ خەڵک زۆر حەزی لە ئۆڤەڕیاکت و فەیک ریاکشنە ئۆڤەڕیاکت ئاسانە یعنی تەبیعیە منیش ئەگەر ئێستا گادۆڤاری ببینم لە ناو شۆکەیسی ئێکسبۆکسی لەوانە هیدفۆنی بشکێنم ئۆکەی لەوانەیە بیشکێنم یان مەسەڵەن یاری بڵاک ببینم یاری بڵاکی ئەی کاتی خۆی بەشی دووەم ئێستا ببینم ئەمە کیبۆردە لە پێشە خۆمە دەیشکێنم باوەڕتانە بێ ئەین پارچە پارچەی دەکەم لەوانەیە شاشەش بشکێم لە خۆشیان بەڵام ئەگە من نەزانم بڵاک هەر چشە ئۆکەی تەماشای بڵاکی بکەمەوە نەزانم بڵاک چییە و چییە و گەمە نازانم چ چکە بە حیاتی نەیکردیوە گەیمەری ڕاستەقینە نییە بەڵام کە تەماشای کۆمنتی دەکە خەڵک دەرن واو ئەو گەمەیە من چە ساڵە دەمویست ڕاستە ها دەکە تازە نەدەزانێ گەمە چییە ڕێشۆکە زۆر سپاس ڕێشۆکە هاوڕێیان هاوڕێک نزیکی خۆمە هاوزت گەوین سپاس ڕێشۆکە بۆ بناوردنی 5 یۆڕۆیەکەم ڕێشۆکە پەرەپێدەری گەیمە یاری کار لەسەر یاری ئەساسن کرید میراژ دەکەم ستان دەیرەوە زیاتر پەرەپێدەرێکی کوردە و کار لەسەر دروستکردنی یاری ئەساسن کرید میراژ دەکەم ئۆکێ هاوڕێیان دەستی پێکرد بابینە سەر لایڤستریم سپاسی هەموو کۆمنتەکانتان ئەکید کۆمنتان هەر دەخوێنمەوە لەوەی ئەکید بن کۆمنتی هەر هەمان دەخوێنمەوە کۆمنت هە بنووسن ئەگە هەر پرسیارێکتان هەبوو شتێکتان هەبوو ئەگە پرسیارتان هەبوو بنووسم پرسیار ئەزە دوو ئەوەی بکەنە تەنیشتی ئەگەر پرسیاریشتان نەبوو تەنیا حەستان کە قسەیەک بکەن تەبیعی بیست بەڵام ئەگە پرسیارتان هەبوو بنووسم پرسیار بە کوردی یان بە لاتینی شێشەمانە دەیخوێنمەوە بەپێی مەجال یعنی من نامەوێت لایڤستریمەکە تێکچی بەڵام بەپێی مەجال پرسیارە گرنگەکان و شتە مهمەکان دەخوێنمەوە و دەمەوێت بەڕاستی ڕیاکشنی گۆش ڕاستەوخۆ ببینم لەگەڵ خۆم بۆ نمونە شتێکت بەدڵ بوو تڕگەری یاریەک یاخۆ قسەیەک لێدان دەپرسم ئەو گەمەتان پێکو بوو بنووسم بۆچونی خۆش نەرێ مەگۆش بنووسن پێتان دەڵێم یعنی ئەو گەمەت پێت باش بوو بڵێ وڵی نایاب بوو پێت خراپ بوو بڵێ هیچ نەبوو مام ناوەند بڵێ مام ناوەند ئۆکەی دەمێ گەمەکی خۆش بکەینەوە شۆ هەتا لایڤستریمەکە تا دەبین بۆچونی گۆش هەرهەمووتان وەگرم سەرتاش بە پرسیارێکتان لێ بکەم دەتان دەپرسم پێت وەڵامی ئەو پرسیارەم دەنەوە لە کۆمنتی پێت وایە کۆنفرانسەکە باش دەبێت پرسیارم ینی بەبەست بە وازحی وەڵام دەنەوە یعنی بەبێ فرتوفێڵ و بەبێ ئەولا ئەولا پرسیارێکم لێکردینە پێت وایە کۆنفرانسەکە باش دەبێت یا خودنا بە یەس و نۆ جواب دەنەوە دەست پێکرد اوكي استطاع 87 دەڵێن یەس لایڤەکە زۆر تاخیرە ژیر زۆر گەرمە یاڵا بزانین بەسی دەست پێ دەکا کۆنفرانسی ئێکسبۆکسی هاوڕێیانی خۆشەویستم ها بزانین چ دەبینین Oh, we're finally doing this, are we? Because I was going to make a sandwich. فەیبڵ
یەکسە بە فەیبڵی دەستی پێ کرد. Okay. Let's do it. یاس فەیبڵە نزانین لە بەس لەبەر پلەیگراوندا پلەیگراوندیش Heroes. بەسە فەیبڵ یەکەم. Well, we've all seen them, haven't we? Swanning about the place with their disproportionately high cheekbones and comically واو massive گرافیک weapons. زۆر جوالە ئاوڕێات الحەقی گرافیک زۆر جوانە Bandits, کۆ سینەماتیک They like نییە to ئین rough up گەیمە bandits, don't they? واو Living it up with the common folk every single night. On a day-to-day basis, I'd say the true hero is me, someone who's breaking new ground with fruit, with veg, on the agricultural side of things. Just look at them. Not wafting around mythical creatures. And that's what they are. Wafters. Yeah, well done. You see, I'm not here to slay legendary beasts. I'm here to conquer the vegetable, not a euphemism. Let's face it, the age of heroes is over. This is the age of innovation. This, if you will, is the age of death. ئەگەر فەیبڵتان نەکردێت کا دەکەم لە گەیم پاسێ بیکەن One moment. فەیبڵ یاریی زۆر ڕاقی خۆش کۆنی ئەکسبۆکسە ئاوکان کە بەشی یەکەم و دوم تەواو کرد. This is awkward. یەس جایەت شتێدا زەبەلەحەکانی شتێدایە دەستپێکەکی باشە زۆر کارکتەرەکەشمان قسەی دەکات کە لە بەشی ڕابرد و قسەی نەدەکرد لە یاریەکانی پێش و فەیبڵێ یەس بەروارمان هەیە نییە پێمان دەڵێ کەی بڵاو دەکرێتەوە ئەو کوڕیان کچە شکلی زۆر بە کوڕان بە کچان دەچی لە هەمان کات Played with Game Pass. Yes! بژی Game Pass زۆر بە قوتی دەستی پێکرد کۆنفرانسەکە ئەوڕێ بە سەڵتی تۆزەکەمە ئێستا لە بۆتان بەرز دەکەمەوە World premiere. دەزانم سەڵتی کەمە ئاگام لێتانە کۆپیڕایتە دەبی کەم کەم هاوڕێندا لێ برن دەکەم لایڤ ڕابردن بەهۆی کۆپیڕایتەوە ڕاوەستە دۆ 24 ساعتی دا لێ برن دەکەم ئۆکەی فەیبڵ پێتان کوو بوو یاڵا لە کۆمەنتی بنووسن بەجددی فەیبڵ زۆر زۆر جوان بوو هاوڕێیان زۆر زۆر جوان بەڵام فەیبڵ یەکە لەو یاریانەی کەوا وەکو گادۆڤواریە فانتاسیە بەڵام لە هەمان کاتە گەیمەرێکی زۆر شارەزایی نییە خۆت نەیبینیوە بۆش ئاساییە ڕیاکشنی گەورەمان لە بۆی نەبی یاخود ئەنگۆ هەندێکتان شارەزانە بن بەس مهم فەیبڵ زۆر زۆر جوان بوو Been a while. ئەوە چی یاریەکە So, you remember that favor you owe me? I'm looking for a creature. Huge, sneaky, teeth like knives. No? Well, hey, how about you guys? No? Nobody? Not helpful. دەڵێ ڕێتفۆڵەوە Sneaky. Well, they come to your house and it won't stay long. Well, you look in the bed and somebody'll be gone. South of Midnight ئۆکێ یاریەکی نوێیە World premiere. World Premiere واتە ئەو یەکەم جارە یاری عرض دەکرێت بەڵام مەمانای ئەوەی نییەکەوە تایبەت دەی بە ئێکسبۆکس Ubisoft That's what I hear. Wow! Wow! No! Star Wars! Star Warsەکە Ubisoftیە هەفتەی ڕابردوو باسم کرد لە بەرنامەی Open World
Yes! belongs to the syndicates. Oh. Yes! لماش تصاوري ويا ما تصاله. If I want to survive, I have to play their game. Looks like I'm all in. اوكي چیان سردمه بس. She's in here somewhere. سردمي امبايريا یا سردمي نيو وورلد اوردر یا نيو اوردر. جوانه زور. I've been held back my whole life. بس لو كاركترك انسان عفرتها بص عفرت. I just need a chance to finally be free. Wherever that takes me. I'm here to offer you a way out, okay? Get off my ship, Jalen. Give me a chance. او سردمي You're gonna have to trust me. It'll be dangerous. چیان سردم اخوان نمتك شو. But if you pull this off, you'll never look over your shoulder again. لماش تصاوري كمان ما اوريان. الله. The underworld shows no mercy. But it's a big galaxy out there, and I'm gonna risk it all. جوانه زور. Star Wars Outlaws. تواو. 2024. كونفرانس ديبو نوع دەست پێ بکرێ. یاری زەبەلاحی خۆت یاریشی فێر پارتی زەبەلاح ئاز دێنە کۆنفرانسی. Fable, South of Midnight, Star Wars Outlaws. ئەفی ئێکسبۆکس. Welcome to our first ever double feature. ئەوەندەی The Xbox ئێکسبۆکسی Game Showcase, لە تەواوی کۆنفرانسی followed by a deep پلەیستێشنی dive into one of بەخۆتر the و بەس most ئەوەندە. important RPGs ever made, Starfield. خدمات هاتاوڕێ. Gaming is the most powerful of all entertainment. It transports, it challenges, it connects us, and it's just incredibly and awesomely fun. That is why Team Xbox is committed to building the greatest place to play. By partnering with the most ambitious of game creators, and by unleashing the power of the gaming community, enabling all of us to play the games we want with our friends anywhere, from mobile devices to PCs to consoles. The lineup we have for you today is just incredible. These are Dala the yani works of the zahmani very apeta greatest nişandı. creative teams from around the world. We made this show for you, the largest, most engaged, and globally diverse fan base in Xbox history. You are the heart and soul of Xbox. Your passion drives us, and you are the inspiration for the visionaries whose شفتي، ها. games we showcase غلط today. يا نجم. From me and all of the team at Xbox, thank you. This next game is from Thunder Lotus, the award-winning studio behind Spiritfarer, who've gone back Bakay- to their combat roots with an شفتها، amazing شفتها. co-op raid-focused action game that is uniquely theirs. ستار وورز Alright, كتاب بكوب everybody. بوتوني خود انا نوسي. It's time. اما عاشق ستار وورز ما خرابيش بيجا ما قدرم خوش. World premiere. يس. حزم لو دنجي وشتري وورلد بريمير. بقى منون ندارم. اوصل بلاي ستيشن وضعي زو خرابة.
مەقسەدم دەڵێم لە ڕووی کۆنفرانسەوە ها $33 Immortals. اوكي جوان بۆ گەمە مەزۆ گەیم پاسیە بەلاش دەیخۆن. Play it on with Game Pass. All right, guys. ئەوەش ڕاست بوو. دنیا لە بەرنامە باسم کرد. Just in and out. Nothing to it. هاوڕێیان پەیدەی بەبەشی دووەم یەکێکە لە خۆشترین یاریەکانە ژیانم. اوكي پێشەوە یاری ئۆنلاینەوە بەناو بانک میکاتە خۆی پەیدەی ئەو شتەی کرد. ماسکەکەشیان زۆر بەناو بانکە لەوانە دیتی بتان بێگومان. Everybody hit the floor. جزینی بانکیە زۆر خۆشە گەمە. ئەو یاری ئۆنلاینە لێ گرافیکیوە بەس پەیدەی زۆر ڕاکە. یاڵا هەم بنووسن لە کۆمنتی پەیدەی. جوانە. بژی ئێکسبۆکس وەڵڵا هەی شازی کۆنفرانس دەست پێ کرد شاز. Play it on day one Game Pass. عافية. World premiere. Atlas چیان گەمە ئاتڵسی ڕاوەستە. ناو نییە. اوكي بەگەمەش کە تێگەیشتم. ئاتڵس خەلیج گەمە چیە؟ گوتیان دەنگۆیە لێرە بشان بدرێ. ستودیۆش زۆر ڕاکنیە لە بۆ گرافیکیان زۆر جوانە. باشی سێمی تێوە گەمە ناوی چیە؟ پەرسۆنا نییە؟ پەرسۆنا بەش سێم پێم وابێ. Ja, personaaderiya. Aslında personam ne kılacağım? Ne yapacağım hocam? Kemal çıkıyorsa koşacağım. Ne kılacağım? Xbox Game Studios. Oh! Yari taybati koyacağım. Yari taybati Xbox ya. Xbox gama çiğ Oh, Avowed! People don't like you very much. Kura. Avowed var. Yani Avowed. Sent here to Obsidian ha oraya. Rakina Obsidian. Zor Rakina. bother to come himself. To investigate some plague that seems to be corrupt. Akidim Avowed, Akidim Avowed. Tabii abi. You want us to trust you. But the truth is, you scare us. Ya Avowed. Akidim. ويعني طاون ويت تايبتي اكس بوكس يا. The way you fight, Yeah, bro. the power you wield.
يعني The secrets you keep. You're either here to save us or destroy us. So now that you have all this power, animation زۆر باش نییە یاریەکە. what are you gonna do with it? گرافیک جوانە بەس ئەنیمەیشنی بڕێکیشی مایە. یا وەکو سکایریمە. بەڵێ هەم ئەو یاریان دێنە گەیم پاس. یەس نەمگۆ ئەڤاودا دەزانم دیارە ئۆبسیدیۆنە دەستا گەیم پاسیش بەس کەی 2024 با بڕڕە 2024 دەبی دکری بکەم. Sea of Thieves. ئەڤاو تا پێکوو بوو لە کۆمەنتی بنووسن. من پێم مام ناوەند دیار بوو زارێ. پێم مام ناوەند بوو. Welcome to the Scum Bar, the most notorious tavern on Melee Island. Wall-to-wall rogues and scoundrels. So tell me, which ship is right for you? A big ship? A luxury ship? A ship with just a splash of je ne sais quoi? The legend of Monkey Island. You mean Governor Guybrush. But Threepwood's not set foot out of that mansion for almost a year. Hey, what do you think you're doing? I told you no autographs. So I see you have a meet and greet ticket. And I guess it's not every day that you get to meet the mighty pirate Guybrush Threepwood. The legend of Monkey Island. ئەوە Sea of Thieves یادش بەنابانجی ئێکسبۆکسە پێشتری ئێستا شەیە. ئەوە ئەپدێتی نوێیە. The memories of this island into a prison for Guybrush. Well, well. What do we have here? You need these. Things may be very different from the Sea of Thieves you know. کۆنفرانسەکە زۆر باش سپێگەران هاوڕێ. دەستپێکی کۆنفرانس دەی بۆ شێوازێبی یاری زەوەلا. مەڵێ کۆنفرانسەکە خراپە کە تو یاریەکەت بەدڵ نییە World premiere. ئاساییە. ئۆ یاری تایبەتی خۆیان دیسان یاڵڵا پشت زەوەلا ئەحمان دێ. Asobo Studios. The next generation of Microsoft Flight Simulator! تیارەکە هاوڕێیان تیارەکە زۆر جوانە ها یاریێکی زۆر خۆشە. وە ڕزاکردنی خەڵکی هاتنە سێرچن ڕسکی و جوانە. ئەو کورە دەی ڕاستیەوە چییە؟ ئەوێ گرافیک. ئاشای دەگوازێ بە هەلیکۆپتەری. ئەڵڵا ئەڵڵا ئەڵڵا. ئێر ئەمبولانس. ئۆ کارەکتەرەکەی خۆشت دەبینی؟ کە پێیان دەڕۆی؟ جوانە. بەسە چیای خەڵکی ڕزگار دەکەی؟ خۆفرەدان. جوانە. ئەڵڵا 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 ئەڵڵا. بەجددی ئەو یاریەم زۆر زۆر بەدڵ بووە ڕێات. ناوەکە دەبێت چی لێ بکەن؟
تیارە زوانانە واو بەس the sky is calling ئاسمان بانگمان دەکات yes Microsoft Flight Simulator 2024 والله عافية لكن من ئەو ترەیلەرە دەلەدەبوو من گۆستەرێم ڕابزانەوە چێزە سپی دەچ دەکەم ئەو یاریەکەی دوون نییە دوون نا با دوونەوە دوونە لە بۆ فلای سیمولێتر زیاد دەکرێ فیلمی دوون چکە زانم یعنی عاشقی فیلمی دوونی مەقابل نەزانم ئەوە مۆسیقایەکەش دیارە ئەوە ئەکیدم دوونە ساراش تێدا نەفسی شد ستودیۆکەی کڕی دەزانم ماوەی زۆر قسە کرێ نەنگۆ دوونە مایکرۆسۆفت مەزان نادە سپیدە چش بکەم هەمووی لە سەیەکە هەمووی تاپ Hi, Melina here, Whoa. speaking to you from our performance capture stage at Hellblade is out there. We have Hellblade. just wrapped our shoots for Senua Saga Hellblade 2. When we first showed gameplay for Hellblade 2, it was a look at some of the game's cinematic and immersive action, where Senua faced off against a gigantic troll on the Icelandic coastline. Today, we're taking you deeper into Senua's story, her personal quest, her unique perspective on the gameplay world, دەبین ئەوڕێن حازرن the journey that awaits تەواو you in gameplay Senua's Saga. Hellblade What you'll see today is all captured by the team on Xbox Series X. يلا هم بنوصل Hellblade يلا She can feel them slipping through her soul, following the threads of her mind. She's here to find them, the ones who hide. She needs their help with a promise, a question. But it's never so simple, is it? Wisdom has a price. واو There's تمساو gameplay كان كامل السيم a part of you that darkens, and a part of you that dies. Over there, that pool. I can feel them. Feel them everywhere. The lost ones. They are watching us. دەنگەکەش هەرمارە نامێشتی You should never have come here. They can see us. What is going to happen? It's time to find out. How can we make it happen? It's time to find out. Why are they watching? It's time to find out. What are they waiting for? Senua, what are you waiting for? I'm here. Watching. More than one. هیوادارم گیمپلیش ببینین نەک بەس سینەماتیک بی Where are you? دەزانمەوە گیمپلیە بەس حرەکە و شەڕم دەوێت بزانم چیان لێکردیەوە Their eyes everywhere. گەڵا هەم بنووسن سوو What is she supposed to do? وەڵا کواڵەتی بەرزە بەخۆی هاوڕێیان What do you want me to do? فەرق ناکە کواڵەتی بکەم هەرچەند Everywhere. Can feel them boring into her. What is she supposed to do? Do something. Ask them. What do you want me to do? Lost souls will fall to hell to find us. You were lost. Not anymore. Are you ready for what you will find here? What we will find. What is all that? What is that? They are waiting. It's them. It's you. گەڵا بنووسن سوو To us. خەتی کوردستان Touch it.
voices. All the parts of you that are broken. You can be whole. All the grief, all the rage, All the fear. Everything I've seen, everything I've done has led me to this place. دەمەچای زۆر جوان far enough. زۆر جوان Say it. You are ready. Tell them. I am here. Now. What if we get lost forever? What will happen to them? What will happen to you? I will not let them down. She is ready. They know. Go. Who are these around you? Come on, gameplay دەوێ ئەوە جوامە بەس gameplay دەوێ شەڕ 2024 Those you led to death. یعنی یا ترایلەکە بۆڕینگ بوو بەڕاستی بێزارکەر بوو زۆر درێژیان کردەوە بەڕاستی گیمپلەیمان دەوێت نەک ئەوڕ پێتان کو بوو بۆ چونی خۆتان بنووسن ئۆکێ یاکوزایە یاڵا بەرەو دووکەی لایک ئەو وەی وەلا ڕوت و قوتە چاوتان بگرن چاوتان بگرن تو کاکە کووە شارەوە کورە پیشان نەدەی نەڕۆی ڕاوەستە نەکەی ئای نەکەی ڕاوە یا what the hell کاکە زۆر عەنجکە ناگۆ کواڵەتی لایڤ بەخۆی هەروایە بەرەستە من نییە بەخوای ئاخی کواڵەتیە بەس یوتیوب بەخۆی وایە تازە بەخەبەر دێ کاکەم Infinite in wealth, like a dragon. ئەو دوو یاری like a dragon لە دوو ڕۆژی ئاشکرا بکرێت ئەویت کە ناوی گیدیەم بوو ئەو ناوی Infinity Wealthە بەثێزدا ئۆکەی کۆمپانیا بەثێزدا یان فۆڵاوتە یان یاریەکی تا فۆڵاوتە ئابدێتی نوێ لە بە 76 ئۆکەی یاڵا بنووسن لە کۆمنتی ئەو یاریەتان پێکوو بوو ئەوی دیکەم ئەو یارە نا بەڵام ئەوی دیکەم هێڵبڵێدەکەتان پێکوو بوو No matter if you roam alone or spend your time with friends, you'll find a home in Appalachia where the good times never end. There are relics to uncover from a time before the war, along with loads of friendly folks to meet and enemies galore. Our world is always changing. Greater foes are overthrown as we embark on expeditions into thrilling new unknowns. Yes, from Appalachian settlements to Nuka World on tour. You're never short on things to do or places to explore. Think you've seen it all, eh? Well, how about this? Pack your bags for an escape of Epicurean bliss. Gameplay man ندید براستی. On and fix your hair up pretty because we're headed for the boardwalk of Atlantic City. So there you have it. Now you know. There's a million ways to make the wasteland your waste home. And when you hear adventure calling, when you're looking for some kicks, answer the call of Vault. Answer the call of Vault. Answer the call of Vault 76. Play it now with Xbox Game Pass. لا كل بيرساون فالعوت يعفتها وشش نامانه World Premiere اوكي تريلري ياريتشي نويم
یاری سین و یابانی گەلە زۆر بووین ئاڕێیان یعنی یەکجار زۆرن ئێستا ئەوە چێ لە ڕێخوا پێغەمبەری کاپکۆم ئۆکەی سەرنجی ڕاتشان لە بەرەوەی کاپکۆم هاوڕێیان هەلاو واو شمشێرە چی لێ هات ئەو چ دەکەوە شەڕی بە گوڵی دەکە گرافیکی جوانە بەڵام شەڕکردن بە زۆرەی نازانم سەیرە نازانم یانی کو دەبێت Path of the Goddess Path of the Goddess ڕێگەی خواوەندی ئافرەتە کارەسەس چە گەیم پاسیش واو دێت چە گەیم پاسیش ئۆکەی دێت چە گەیم پاسی پێتان کو بوو پێم سەیر بوو پێم سەیر بووە بیاریە بەو شێوازەی بوو بەس مهم General Motors' historic commitment to performance is embodied in two of its iconic brands, Forza Chevrolet and Cadillac. Yes. The V-Series.R elevates Cadillac's competitive spirit to a whole new level with its thunderous V8 and hybrid power. The legendary Corvette has been a celebrated champion for decades. The all-new Chevrolet Corvette E-Ray continues that tradition. هاوڕێن لایڤ لە پێشبی لە پاشبی فەرق ناکە لێرە تەماشاکان مەچونە ئەو بەروەبەری پاش ناکەوە لێک تەماشاکان Ford and General Motors are pairing their strengths in technical excellence and sophisticated modern design to take bold steps into the future and bring that experience to gamers. I'm thrilled to welcome the Cadillac V-Series.R and the Corvette E-Ray to the home of competition. ئەخوا دەنجی خۆشە سیباق سیارە واو لەو گرافیکەی I know you're ready. You've got this. Let's tweak the car's performance for the next one. ئەوەی هیچ کۆپیڕایت لە ڤیدیۆیەکەم نادا هیچ بەس لازمە من دەکرێ کەم زیاد کەم زیاد کەم Was your best lap yet. Forza خوشە ئەوش مانجیرێ تەمەشا ئەساسن مانجیدێ ئەساسن مانجیدا سپارەمان مانجیدا ئاڵنوەیەک مانجیدا وەرە هەموو یاریەکە مانجیدێ کاکە دەبڕک مەنزار دەنێ یەکتری ئەوە چیەوە ئەو سکایری ماکێت
I've seen betrayal, endurance. Elder Scrolls Online. يلا برا دوك لايك. يلا وايد لايك نكر لايك زور ما نمام. يلا دوك مي لايك. باشا اكسبوكس قلتي اما فيديوي سينماتيك بشان نادم افرمي يعني اقسان كرت استوى السينماتيكا كا جيم بلاي البلايدش جيم بلاي كي وانا ابو ابي ناخش دبر بخلكم جو برنامج كواي اكسبوكس واي قلتي استا مش بيا خراب دابا سكايريم شاجنيا او ابديت نوي الدر سكرولز او جيم كونا اورا زور كونا جيم Go Elder Scrolls Necrom Shadow of the Mordor or Rabbit Mordor. CSIS Unit 37. Toronto is under attack. How's Overwatch? There's something different about Null Sector this time. They've taken over most of the city and they're rounding up Omnics. They How many I'm trying up in baby? تسمع الفينين. Elder Scrolls چی هم شانه ده تا فورزا من بینی فیبل من بینی اواود من بینی هلبلید من بینی إلا اگه سپرایزش کنه اگه نمی هم شانده پیم مادی فدلن سپرایزش تیده سپرایز اگه چی نازم اکیل لکوتای کانه دبی یارشی نوی بید کوی ئەکسبۆکس لە مێژە یاریشی نوێی پیشان نەداینە ئەو یارانێکی ئێستا باسی کردیام پرفکت داچژمەیە بەس نازانم جگە لە ستارفیلد دەزانم ئەت باشەترێ دەرێت فۆرتسا بەخۆی فۆرتسایە باز بە فۆرزا دەنووسرێ وەجی پیتزای ئەمە دەڵێن پیزا مابە دەنووسرێ پیزا بەڵام بە پیتزا دەخێنرێتەوە بە ئینگلیزی بنووسە پیتزام دەنووسی پیزا بەبێت تاکە وایە بەس بە پیتزا دەخێنرێتەوە دوێمەش بە کورد دەنووسی پیتزا فۆرزاش هەروایە دەنووسێ فۆرزا بەس دەنووسێ فۆرتسا چکە وەچ پیتزای ئەو زی و ئایا بە تی لەگەڵا مش نامەوێت بە هیچ نەوەک کە وشە ئینگلیزی دەڵێن بەغەڵەتی بڵێن بۆی خەڵک فێربی ئەمە فێربی مندای نامکە بەشدارە ئیندیانا جۆنس وەڵاهی ئارنۆ دەبیست سپرایزش تێدا بێت چکە ئەوانەی بینیمان هەمومان بینی وەقتی زۆر مایەزار لە بۆ لایڤەکە گەلە زۆر اللايف ستريمك ضلن 2 ساعات يعني ستارفيلد شو زين ستبينين ايش تمام Let's go. Shall we do this together? Fight with me. Engaging. Wolfenstein 3 على براست همو يعني عرضان كرتاوە کوێستا هیچ لە بۆ ئەکسبۆکس وۆین نەدا دەزانی هەمووی لە بۆ ئەکسبۆکس سیریەسی یاریەکانی تایبەتەکانی خۆیان کەواتە ئەکسبۆکس سیریەس هیچ لە بۆ نایە ئەوە وان هیچ لە بۆ نایە ئەوە ئاتلاس ئەجارە هەوە یاری دەمویست نەوە ئەوەش ئەونیە Looks like we're in a palace. What the hell is going on? Who are these people? No idea. But if they're attacking us, our only choice is fighting back. Hey, look over there! Can you get us out of here? So you're telling me you're thieves who تداخل لانی گرامر انگلیزی ما که بخواد تازه خدمت‌ها گیم پلی ترکراوە والله نازم وعدیان ناوتیان گیم پلی دەبینین بۆ هەموو یاریەکان یعنی قسەکەشان ڕاست بوو گیم پلیان پیشاندا لە بۆ هەندێکیان بەڵام بەو دەرەجەی نەبوو گیم پلی حەزمان لێ گیم پلی ببینین وەچی چۆنە سپایدەرمان 2
گەیمپلەیەکی چۆن بوو 10 دقیقە ڕێک گەیمپلەی بوو حەز دەکەمەوە 5 دقیقە 6 دقیقە گەیمپلەی ببینین و بزانین یاریەکە کووە تێکەڵی ڤیدیۆ سینەماتیشی نەکەن لەبەر ئەو کات لێماتێک بچیتەوە گەیمپلەیەکی کووبیانە ئیندیانا جۆنز یاخود ستۆکەر وەڵای لەوانەیە Will you take a stand beside us? Yeah, let's show them what we got. Bye bye. Yana. Baba. Bye bye. دیسان بەتێزدا بەتێزدا شتێکی باشم پێ نیشان داوشۆ یەڵڵا Starfield? Humanity has always hunted Yes. for knowledge in the unknown. The wonder is not that the field of stars is so vast, but that we have measured it. بەخوا مۆسیقای خۆشە Starfield. والله 25 ساڵە خەریکی یاری Starfield دێنم 25 ساڵ. We're all here because we're committed to the biggest question of all. ئەکە گرافیک بەرز کرایتەوە لە چاو دوایین جاکە بینیمان یارەکە. Out there. You're part of Constellation now. Part of our family. We do not fully understand all that is at work here. No finer group in the stars to be unraveling this mystery. I'll follow you from here on out, Captain. Grab jump is ready. I love this part. These artifacts could be everything we've been looking for. Another great secret the universe is asking us to Okay, دەی بە دوای ئەو جۆرە مادەیە بگەڕێت لە گەردوونەوە گەردوونە ئەوە گەیمپڵێ We are not stopping. Whatever lies at the end of this road will change humanity forever. This is where we belong. گەیمپڵیان زۆر کەم پیشاندا زۆر بە زۆر جوان بووە یاریەکە جوان بووە گرافیکی زۆر بەرز بیتەوە شەشی نۆ بەخوای هاوڕێ مانجی نۆ دە دەبی لە ماڵی نێنێ دەرێ ئۆکەی هەشتا کۆنفرانسی Starfield ژمایە لە پاش ئەو کۆنفرانسی دەست پێ دەکەم بێگومان ئەویش دەگوازینەوە پێم جوانم یاریەکە جوانە بەڵام پێویستە گەیمپڵی زیاتر ببینین تاوەکو بە تەواوەتی قەنەعەتمان پێ بێ بزانین سەرەتا دەبی چ بکەی چی دێدێ ئایا شتەکان کووە نییە سێتینگ کووە پێویستە زیاتر لێسە بزانین ئۆکەی یەڵڵا بۆ چونتان چ بوو لەسەر Starfield دیدە بۆ چون بنووسنداوە لە کۆمنتی چی تێ لە مامۆستا سیزاری هەیە مامۆستا سیزار ڕاقیە گەمە چی قش دیارە
ئەوە گەیمپڵێ جوانە گەمەکەزە نەژانشکەمە یارێکی قەشەنگە جوانم جاسانت دەچە گەیم پاسیش ئۆکەی یاریش جوان بوو World premiere. World premiere. Secret mode ناوی ستودیۆکە The Chinese Room ئەوەش ستودیۆیە یان پەبلیشەرە ئەوە شەریکەی نەفتێنەوە ئاوێ جوانە یاریە Still wakes the deep. It's a game passish. سەرەتا 2024 جوان بوو یاریەکە ئەو ڕمبەیە زۆر خۆشە ئۆکەی هەتا ئێستا کۆنفرانسەکە باشە بەڵام چاوەڕوانی گەیمپلەی زیاتر بووین کە ئێکسبۆکس بەخۆی وەی بوو دەگەرنا بەگشتی کۆنفرانسەکە زۆر بەخۆتی دەستی پێ کرد یاری باشیان پیشاندایە بەڵام هەموو یاریەکانی خۆیان پیشاندایە ئێکسبۆکس ئەوانەی کە پێشبینیمان دەکرد هەبێت بەڵام هێشتا ئەندە گیاریمە بەم نۆستۆ کردومایە ببینین چکەستۆ کرد زۆر نمە یەک دوو کە بڵاو دەکرێتەوە فۆرزا زۆر کەممان لێ بینی دەبایە فۆرزا بەلایانی کەم 2 دقیقە گەیمپلەیەکمان بینیوە بەلایانی کەم فۆرزای هێلبلەید هەر زۆر بە خراپی عەرزیان کرد باوەڕم پێم وایە هێلبلەیدیان عەرز نەکرد بە باشتر لەوەی کە ئێستا عەرزیان کرد لەبەرەوەی ئەوەی پیشانیاندا هیچ نەبوو تەنیا دووبارە مشکلەی ناو مێشتی سانیوایان پیشاندا کە پێشتر دەمانزانیم فەیبڵ زۆر ڕاقی دیار بوو ستارفیل زۆر جوان بوو گرافیکی بەڵام گەیمپلەی ئێستا دەبینین هەندێکشکار لە ستارفیل ئەوتە مەمێ to be returning as Johnny Silverhand. Johnny Silverhand. In the upcoming expansion for Cyberpunk 2077. Yes, 2077. Phantom Liberty. Phantom Liberty. This new adventure reunites Johnny and V on a dangerous spy mission. Please break America سێمان زیاد کردیا. Please break America سێمان زیاد کردیا. Solomon Reed. Please break America سێمان زیاد کردیا. Amazing to share the screen with you, Idris. Yes, John Wick. My man. تکایە سایبەرپانکی بکەن تکایە 2000 تەواو کردی زۆر ڕاقیە. An unexplored part of Night City, and rescue the President of the new United States of America. Expect a massive expansion, twists, secrets. DLCی زۆر زەبەلاحدە پێدەوترێ expansion. I know the team at CD Projekt Red just keeps raising the bar when it comes to telling cinematic stories in video games. And I really can't wait for you to play it on Xbox Series X and S. But enough talking. I'm guessing you want to see for yourself, and so it is my honor and pleasure to give you لەوانەیە سایبەرپانک بێتە سە گەیم پاسی لەوانەیە for Phantom Liberty. بەڵام نرخی دیڵسەکەی $30 ئەکی $30 چکە دەنگۆیە هەبوو There's got to be a way out of this. مامەیە وەڵای غەریبی سایبەرپانکی دەکەمە I'm dying. There's nothing can stop that. V. Yes.
My name is Songbird. بەخوا زۆر خۆش بە I'm an سایبەرپانک analyst intelligence analyst. ڕێوی جۆن ویکم کردیە I know about the bomb ticking in your head, بە چەناڵی دووەمەیە and I can save your life. What's the catch? I need you to get to Dogtown. Attention all Dogtown residents. DLC نوێیەکە باس ڕزگارکردنی سەرۆکی نوێی ئەمریکا دەکا کە پێما بێ ئیدریس ئەڵباش تێدا ئەکتەرە بەناوبانکە Rand's got 1,001 reasons to want Myers as a hostage. طبعا ئەوە ڕۆژ یەکەم دەیکەم Time to wake them up. So NUSA's tossing us back into the fray, huh? Stay sharp. We're in the wolf's den now. هاوڕێیان تەنانەت ئەو DLCش تەنیا لە بۆ ئێکسبۆکس سیریەسی دێ لە بۆ ئێکسبۆکس وانی نایە واتە ئێکسبۆکس وان RIP Rest in Peace Is the top priority. Shit! They catch us out here, we're dead. Wait, hear that? God almighty! It's moving! Run! This way! Quick! Someone ratted us out. You know, V, treason. Allah my man ئیدریس ئەڵبا Wherever she goes, people get hurt. حرەکەتی جوان بوو ڤی دەتوانێت شکلی خۆی بگۆڕێ What Songbird promised me. The cure. The situation has changed. I need to know if you're with me. Illusion of freedom draws in the desperate. Pick your truth, V. Come on, got iron in your hand. Gotta put it to someone's head. Pull the trigger. If I don't do anything, and do it soon, I'll die. ئەوەش مانجی نۆ دێ کورە هاوڕێیان وەڵڵا مانجی نۆ دە کارە ساتی نەما ئێکسبۆکس سیریەس S و X ئۆکەی ئەوەیەوە دروستکردنی دنیایەکەیە ناوی چییە؟ سیمستی؟ یا سیمستیە واو گرافیکی چەند جوان کرێ هاوڕێیان ئەم لەسەر مۆبایلی گەمە گەرە زۆر دەکەم بە سایپاد ژیانی سایبەرپانکتان پێکۆ بنووسن بە سیمستی ئۆ مای گاد سیمستی زۆر جوانە گرافیکی ئێکسبۆکس سیریەس ئێکس یان ئێسی بکڕن هەتا پێتان دەکرێت ئێکس ئەگە پارەکە بەشینەکە بکەنە ئێس without you واو 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 ڕێم سەری و گرافیکەی کەن ئەو یاریە زۆر خۆشە باجددی زۆر خۆشە با سیمستی لەسەر مۆبایل هەیە ڤێژنی مۆبایلیان هەیە من لەسەر پلەیستێشنی زارجارە دەیکەم بەس ئەو ڤێژنە کۆنەکە نەگەم نوێیە واو بەفرش دەباری واو You make cities زۆر جوانە گرافیک Cities Skyline 2 ئەوە سیمستیە ئەوەش مانجی دێ پێسە گەیم پاسی شاوڕێیان بەس نە هەمووی مانجی دێ باشە مانجی 11 نمایە لە ساڵی هەمیان خستە مانجی دێ بەس تێ بگەم تێ لۆ هەموو یاریەکان لە مانجی نۆ دێ بەس تێ بگەم ئەن تێ ناگەم لە هەموو یاریەکان لە مانجی نۆ دێ لۆ ئەدی 11 ئەدی 8 ئەدی 12 سەکسێشن فیناڵەکەی ئەمنی گریاند汝定めを課せられし子よ憂いを抱える旅人よこいつが俺の凱旋者だ果たして誰が次の王か己自身に命じなさい内なる英雄の姿 دروستکاری یاریەکانی پەرسۆنایە
باشە بەس بزانم یابانی لۆ هانە وەچی تەبێت شتە دەکەن هەز دەکەی تووڕەنە دۆست زەیرە この国は今有史以来の危機にさらされているどうやら面白い力を手にしたようだ主君に捧げると決めた覚悟そのものだこれこそ وەرەوە کاکە وەرەوە خەتە لۆ دەکە ئەو ڕستەوەختی وەیە خەتەوا بکە 道は二つに一つまたあったね یاریەکان خۆش نین خۆیان خۆشن 正義かどうかじゃない誰もが恐れと بە سپارتن کارە ساتە کاکە لە کۆمنتی دەڵێ بە جددی چیە یاریان دەکەن وەڵا دەکەن هەیە گێمەری خۆی هەیە لێ دروست دەکرێت الحەمدولله ئۆکێ برایم وازمان لێبینێت کایە ناوی گەمەکەشمان نەزانی مێتافۆر world premiere دەنگم بەوی دەچین ئۆکێ یاری تایبەتی ئێکسبۆکس یۆگەمە پلیز نەری سایکۆناتستووە ستۆک Humanity's cities have fallen. Our people's only means of survival is to seek sanctuary here, in the Belfry. ئەو یاریە قەشەنگەکەیە ناویم لەبیر کردیە هاونی بە یاریکردی گەشتماوڕیان چکە کاتی خۆی لە کۆنفرانسی پار یاریشان پیشاندا گرافیکی گەلە جوان بوو قەشەنگ عینەک جوان And bring hope back to our people. Together, you can save humanity. Tower born. I don't care about this game. إلا كما كذا بقعد بيقرا ناكم. Game Pass باشا بلاش دوخمان يمكن. World premiere. حتى اساس زۆر باشە وڵات شۆکەیسەکە باش بەس گەیم پلیان زۆر کەم پیشان دەدا بۆ یاریەکان دەبا زیاتریان پیشان دابە This city is a miracle of progress. A finely tuned, Bioshock? delicately balanced machine. Neri Bioshock. But it only takes one rebellious little gear to ruin everything. Wreck Bioshock Infinite, wreck! What's the idea? If you alter wreck Bioshock Infinite, wreck! If you threaten what I have built, there is no Bioshock بعد نسخة 2K. time where I will not destroy you. تقليدي بايوشوك يا بس نازم بايوشوك يا هنا ريك Oh no. What did I do? Any last words? Before my friend puts one in your scalp.
Clockwork. والله بايوشوك نية بس تقليدي بايوشوك كريات آخر دقة زور عيبة لبويان أو نية بايوشوك نية It's a game pass بس تقليدي شي صادصاتي بايوشوك إنفينيت كريا تك بايوشوك بابا عندي دمان زاينة دي خارة فيل سبنسر هتوريان I'm excited to see 11 games showcased from our first-party studios. يازدي ياري تايبتش خويا مشاندا. Fable from Playground Games, which will bring the franchise into the modern era while staying true to its British style and humor. Compulsion and In Exile shared their first original experiences since joining Xbox with South of Midnight and Clockwork Revolution. Clockwork Revolution and right we by are our thrilled at how Avowed is shaping up for release next year from the RPG masters. Okay, كواتا Fable صار ديارني بلاوك Avowed صارش كده. Our studios will deliver Hellblade 2, an all-new Microsoft Flight Simulator, Towerborn, and more in 2024. Okay. Later this month, players can look forward to Elder Scrolls Online Necrom and Sea of Thieves Monkey Island. As we look to holiday, Bioshock by keyboard and Forza Motorsport, both built for Xbox Series X, S, and PC. We are also honored to share 14 games today from our creative partners, like Star Wars Outlaws, yes, Star Wars Massive, in collaboration with Ubisoft, Ubisoft. Immortals from Thunder Lotus, Kunitsugami, Path of the Goddess from Capcom, and more Persona games coming to Game Pass thanks to our continued partnership with Sega. I'd also like to congratulate the Studio Zero team on Metaphor Refantasio. It's great to be able to premiere what is next from the creators of Persona here in our showcase. We are focused on putting our players and game creators first in everything we do. No matter if you choose to play on Xbox, PC, or over the cloud, all gamers are welcome here at Xbox. When it comes to our consoles, we have heard your feedback on two fronts. First, we have significantly increased our supply of Xbox Series X, making it easier for fans to find globally. Second, we know you've wanted more storage with Xbox Series S, and I'm excited to share we have some news there as well. Xbox Series S بە version نوێ؟ بەڵێ Xbox دەزانم پێویستان بە قەبارەیەکی زیاتری Xbox Series S بوو. ئۆکێ بەڕەنجی ڕەش 1 تێرابایتی بی زۆر مهمە لۆ گەیمەران. یەک تێرابایت SSD. ئاوڕێن وەکوتم Xbox One کۆتایی پێ هات. خلاص. سکە Xbox Series S 1 تێرابایتەوە. Xbox Series S 1 تيرابايت 300 دولار والله عافيه والله عافيه السعر كله هرزانه بريان مانجي نودي pre-order today. And now for the one more thing you've all been waiting for. يلا. Prepare for the most comprehensive deep dive we've ever done for the biggest game we've ever built. So sit tight and enjoy Starfield Direct. Okay. يلا زين ستارفيلد كو يلا لايك نو بفرن لايك نو بفرن اوكي 8 دقيقة كده حفتر كده سبيدك لايك نو بفرن يلا يلا ستارفيلد جران نية 1 تيرابايت 300 دولاري والله هرزانة بخواي زور هرزانة باريكو كانوا يستا يلا كلينا مهم بس بفروش نية كلينيا سيريس اس يخون بفروشم زاري ما يفروشه كان نزيك بيو لو كاتا وكاتي بيفروشه يلا ستارفيلد ضاوريان دبيت دقيقة جيم بلاي ببينين ما حالنا يبينين Hey everyone, thank you so much for joining us today and welcome to Bethesda Game Studios. بخير بين بوك We've been كونفرانسي so lucky over the decades to make the kind of games that we love here. And that's thanks
to all of you, from the Elder Scrolls to Fallout, we love creating these worlds and playing in them just as much as you do. And throughout all that time, we'd often talk about and dream up the space game. What if we could take that feeling of being who you want to be and exploring a new world, but set it in space, where you weren't really limited in where you could go or what you could do? And that is Starfield. Obviously, we've come a long way since then with the games we've built, our technology, and all of us here in the studio. We've done so much together, but, well, we've never tried to make a game like this. Today, you'll get to hear from many on the team and see so much of what we think makes our game special. So, let's jump in and take a look. يلا ستارفيلد باب بينا. How's gameplay? Starfield is our first new universe in over 25 years, but it's still a Bethesda RPG through and through, where you step into a new world and you get that feeling of unlimited possibilities. But this time, it's not just one world. It's over 1,000 worlds. زيادة لهزار of where to go. أسارت It's يدها. not ours. It's yours. And it wasn't until now that we had the technology to create it. From the rocks at your feet to the mountains in the distance, to the people and creatures that live in these worlds. That isn't just a backdrop. That moon is actually there orbiting the planet. Yes, you can visit it too. دلو ما قيد الصورته ولا تواني مسيسري وبردوام إجا الصورته ولا دولة سارك إيما. Our next generation lighting model uses real-time global illumination to light the world based on the type of star Wow, and the global makeup illumination of the بكاردن. planet's atmosphere. ربابي روجاك كلا دولة سارك أو شويها سارك We خور also نقدر have an all-new أوش animation تزور system. زخمة. And of course, you can play it in third person, ثاني بكاميرا كسيم يا and ريتة. you can play it in first person. ثاني كاميرا كسية كمش بعرزي خد. أكو فولوتي سؤال. We love exploration and rewarding it, but you do explore differently in this game given its scale. That usually involves exploring an area you've landed in. You can collect resources, غيرش too much كودا كيو. زانا بوي درن جيم do a بلاي. mission, and maybe even stumble upon something unexpected. كانوا كاميرا كسيم تكيا دم أنيميشني كاركتر كي بينهم زام كل زوله. Okay, animation زوانا. We do love stuff and all of the items allowing you to pick everything up, and you can view all that in your data menu. This is the hub for everything you're doing, from your skills to your ship, your missions, and your inventory. We love to pack a ton of detail in every object, from all of your weapons to spacesuits to food. We just obsess over the details, and food. We obsess over food. When you're done exploring, you can walk back or fast travel to your ship. We have companions and crew you can take with you. I left Vasco here back at my ship. What can I Vasco? And he can even say your name. Let's head out. Now you should definitely. Our mission was to convey the wonder and majesty of space exploration, to evoke the romance of the golden age of early spaceflight. And we've been referring to this approach as NASA Punk. This means a design language where the tech is advanced, yet still looks grounded and relatable. For us, it's that contrast. That's where the visual interest is. Obviously the NASA, which is the rigid, hard function over style, and then Punk, which is all about style. You can see that visual style coming through in your ship. Your ship is your home for you and your crew. And like many of the spaces in our game, it has a slightly retro and analog touch, a bit of lo-fi rather than sci-fi, where everything is well used, worn, and lived in. Alrighty. What's the plan, Captain?
This is your star map. It starts with the planet you're currently on. يا مش بما NPC كان زوان نيو info and resources. NPC You can choose a بس landing بقشتي spot كما or كزوز fast زبلاح travel to زوانه known locations. اوكي Backing out further, you can view all the planets in the system. Obviously, the game is big, and it's here you can see planets that have key locations, missions, or life on them, versus the many planets that are barren but resource-heavy. عندك سارة خلشي ليه to see all the عندك systems in this مرحلة اللي عندك سنين بس Here سرساوي you can plot a course to ones that are light years away. This uses your ship's grav drive to fold space and jump to these systems. And you will need to upgrade your ship and skills if you want to jump to the most اوكي ضل عندك حسارة هي دورة دبي we'll plot a course to the Alpha كشتكات Centauri system ابديت where we كيوا define تاكم the city تيبتي اون of ذا New بروي Atlantis. اوكي كشتكات لنا اخر بي مابي بخوي دسي اوتوماتيك يا اوتوماتيك درو بفاست ترافل او هسه بنا بانكي ها لير اللي دخوري اوكي لير اللي دخوري واو فكيف خد شوي شي تايم بنيشيو As soon as you land in a city like New Atlantis, your eyes are guided upwards to just these boundless, vast buildings. It's the biggest city we've ever made, not just in size, but also in the amount of custom art, crowds, and quests. So the main focus when we're designing a city is obviously what supports the story. We try and tell as many small stories as possible. This is a colony war memorial. It's a few moments of gameplay that make the space feel like it's full of real characters that are going about their day-to-day lives. It's paralyzing if you really stop and think about it. Buddy, it's coffee. It's also where your adventure with Constellation begins. Welcome to Constellation. دم ساوي ساكر دم ساوي خير ولا By the time you meet them, Constellation is sort of seen as this mythical group. Most people don't even know they exist anymore. They're the last true explorers in the galaxy, and they're trying to find the answers to some of humanity's biggest questions. The artifacts are so different. او ارتيفاكت انا تشرش يا ريكيا. I'm certain one of them reached out and spoke to you. واز ذا فان بوي تي في ناورا. كا. يا ريكا زوان ديارا اكيد يش من لوي سركوت If you دي. could place it on the table here. ابي انا كوكيو. Look at how it's coming together. That means there's a set built by an intelligence outside the settled systems. It's definitely an eclectic cast of characters. You've got Sarah Morgan, the ex-soldier and adventurer, now Constellation's leader. Mateo, the theologian who believes that there's definitely something else out there. Noel, the gifted scientist and Sarah Morgan's protege. And Walter, a very successful businessman in the settled systems and Constellation's financier. Anything goes as long as you have the money. There's also Vlad, the ex-pirate, Sam Coe, the former space cowboy, and Barrett. You know what I hate about these pirates? Completely resistant to my otherwise irresistible charm. The journey you take with Constellation is just the first of many you'll embark on. The Settled Systems is home to all kinds of different stories, people, and adventures for you to uncover. خارج ببرم برم كينه عندك لدشمنا كان يا ريكي بين. The United Colonies is where you'll find New Atlantis, the first major human settlement in space. The people who live here value law, discipline, and the legacy of humanity. They consider themselves the true children of Earth. You ever think of joining up with the Vanguard? Help the United Colonies, even get your UC citizenship? New Atlantis isn't the only city within the United Colonies. The city of Sidonia on Mars to this day serves as the largest mining facility for the United Colonies. اوكي ضل هسه ركب بناي سيدونيا وكو مريخيا اتواني ليبسي ماينين جيبكي. Beyond the United Colonies' reach, you might find yourself in a much more wild and او يا ريت بين ريال انجيني قدر زناكري اورا. بريزور زبلا This is حزور. Freestar Collective Space. زوانا.
The capital of the Freestar Collective is Aquila City. The Stone Root Inn is an Aquila City fixture. A ranger relies on judgment and intuition to do what's best for the people. Neon started out as a fishing platform, but is now known throughout the settled systems as a pleasure city, where almost anything goes. If you've got morality issues, this definitely isn't the job for you. Uh-oh. Eugen is hiring the best and أو هساري brightest sexy. for our future tomorrow. Everyone has been chewed up and ground up by Neon. Try not to get yourself killed, all right? Outside the bounds of civilized space, there are still plenty of unclaimed systems to explore, but these areas are also home to the most hostile factions in the galaxy. The Great Serpent hungers. زۆر شوێنشەیە دیارەکە بە خۆت پێت ناڵێ بڕۆ بەڵام ئەگە خۆت بچی دەتوانین داگیریان کە A new face. Red This is Mile. the face of a brave runner here to challenge the Red Mile. They think the galaxy is theirs. They are wrong. It belongs to the Crimson Fleet. It always has. In Starfield, we're pushing our cities and settlements further than we ever have before. It's all there, waiting for you. A slice of humanity's دوکمێ لایک future. بزانین دەکەینە دووکێ لایکی So, ready to get out there? Yes, I'm ready. Give me the game. Throughout the galaxy, there are so many things to see and stories to experience. But the most important story is the one that you tell. I'm the type of person who spends hours in character creation, and I think people are going to be really excited when they see all of the improvements we've made. One of the biggest overhauls was done through our character generation system. We scanned a wide range of faces from different age groups and ethnicities, and by mixing and matching out that data, we were able to create highly detailed and diverse characters. حتى ئەو کوڕێ دمچای کارکتەرەکان جوانە ئەو کوڕێ All the characters and NPCs you're going to see in the game, so any character you see almost always is أويا a خطاك character لبيا. you could make yourself. Hey, come on, come on. Okay, take it easy. You were out cold. No physical damage. Mentally, the jury's still out. You know who you are? New recruit for Argos Extractors? Ring any bells? Any of this look familiar? You start your character creation journey as though you're cycling through employee records. You'll pick from a lineup of 40 presets, and that'll be your starting point. Your ئەو journey دروستکردنی from there can be کارکتەرەکەتە as detailed or as quick as you want it to be. This برۆ new پیا system has بە more ئەوەی to ژنان offer دەڕۆیشت than ever before. ئەجەم بەس حەزمەوە بەزمەیە بە سەعات character generation وەختی system لەناستەرک ever دەکەم had. بە We let the سەعات player get as close as possible to خۆشە make whatever they want. With the من شکلی خۆم دروستکەم ئەم جارەکان چیت کەشەوە هەیە حەز دەکات شکلی خۆی دروستکە بەس نەفرش دروست دەکات قەت باش بە شکلی خۆی نهاتێ قەت پێی دروست ناکرێت Character creation is more than just how you look. This is also where هەمیشە you start to گرافیکی decide یاریەکەی who you جوانە want to وەکو be. گرافیک That's where بەڵام backgrounds لەسەر come in. حسابی دموچای کارکتەری طبعا ناکرێت دموچای کارکتەری جوان بی و گرافیکی بە عامی جوان بێ هەزار هەساری تێدا Chef to Dusty. You know, the crew still has a betting pool about which restaurant critic you must have crossed to wind up here. What's great about backgrounds is you never know when yours is going to come in handy. You could be in the middle of a fancy restaurant talking to some guy, and suddenly you learn he needs a beast hunter to help track down a monster. Fine. I probably should stick to professionals anyway, given what happened the last time. We're also giving you the option to customize your build even further by letting you pick up to 3 traits. Traits are completely optional, and they come with their own advantages and بە حسابی هەزار هەسارەکە گرافیک زۆر جوانە Is it really, really you? He'll join your crew and he'll give you gifts if you're willing to put up with his constant commentary. I can't believe I get to stand near you, breathing the same air. I've got to have every molecule. My favorite trait is kid stuff. You have to pay some credits to support your parents, but they're very sweet. بەڵێ and ئێکسبۆکس it's really fun to go visit them. Honey, we got ourselves a visitor. Oh my god! I came across some hostile zealots in space, but because I had chosen a trait that made me the same religion as them, I was able to get by without any issues.
There's another great one that خۆشەکە gives you a زانیە damage ستارفیلم buff بە when your خۆڕای health is لەسەر low, گەیم but پاسی mercenaries بەردەست will دەبێت randomly show up and try to kill you. ئەوە میمە No matter what you choose, there will be plenty of ways for you to tell your story. And if you want to remove a trait, there are ways to do that too. What a view! It's a feast for the eyes. Off we go to another adventure. We'll let you discover that on your own. دەرێ ئەگەر نەفەرێک لەگەر بوو زۆر بێزاری کردی دەتوانی بیکوژی وات؟ Once you've built the perfect character, that's when your journey can really begin. We took what we loved ئەو برادەرم دەرێ ماچی چێت کرد لە لایڤی and put them together بە وەڵڵا ئێڵی خان in a بوو new skill system. Each time you level up, you get a skill point, which can be used to unlock or rank up skills. Our skill pointer. Ranks are unlocked by completing challenges associated with that skill. Challenges become increasingly difficult as you work your way to higher ranks. With our 5 different skill trees and 4 ranks per skill, there's a lot to choose from. I like the xenosociology skill because it lets you mind control aliens. Boost pack out of the gate. I'm boost packing everywhere. I like maxing out my physical tree so I can get neuro strikes and just punch my way through combat. سکیلەکە بە کەیفی خۆتە دەتوانی وا بکەیتەوە لە ڕووی فیزیکیەوە بەخوەت بی تا کارکتەکە توانی بە شەڕ بکە یاخود مێشکی کارکتەرەکە زیرەکە دەتوانێت کۆنتڕۆڵی بوونەوەرە ئاسمانەکان بکە. I'm very much a stealth player. So, I'm Yeah, ئەوە منم. marketing everyone. ئەمەش حەزم لێ بەدزی My favorite part about شەڕی being بکەم. stealthy is slowly creeping through vents like you're in a movie and then jumping out and springing on people. Whenever possible, I like to talk my way through situations. This area's off limits. دەستوانی بە قسەکردن Fine, I'll issue you an access بچە card. ژوورێ ئەمە حەزم لەو بەزمێنیە قسەکردن حەز دەکەم بەدزی بە ستێڵ بەناوکەوم. I like doing the death from above thing where I boost pack over guys and I throw landmines at them. بە ئارەزوی خۆتوان یاری بکەکەەوە زۆر میمە بە هەر ستایلێک حەزت لێ دەتوانین بیکە سکیل پۆینتەکەت لەو شوێنەی سەرف بکەی حەزم لێ شتی بتەقێنمەوە دەرێ ئەم حەزم لەو بەزمێنی ئەو شەڕەتەقەیە حەز دەکەم بە هێمنی بە دزی بەناو شوێنەکاندا بڕۆم. Exploration is a key aspect of all our games. Exploration واتە گەڕان و لێکۆڵینەوە دۆزینەوە شتی نوێ. With new life, resources, and adventures. وەو سەحرایەکەشی جوانە. خۆشترین شتی ئەو یاریەتە ئێستا من بینی بم دۆزینەوەی هەسارەی نوێیە لەو شێوازە بزانین چی لێیە ینی ئەکسپلۆڕیشن لە هەموو شتە شتێک میمتر بی. From the way we approached planetary atmospheres to the way we placed biomes based on the planet's distance from the sun. Once we had created a grounded world, we could start looking at all the things that make that world fun. When you leave a planet and head into space, you'll be navigating asteroid fields, having chance meetings with interesting strangers, dogfighting in space, and exploring derelict ships. کە لە هەسارەی دێ دەرە دەرە لەوانەیە تووشی نەیزەشی بێ یان تووشی هەسارەت کە بێ. Ultimately, it's about rewarding your curiosity, because whether it's on the surface of a planet, the alleys of a city, or the vastness of space, you never know what you'll find. Space exploration is possible thanks to your ship. Your ship is almost like having another character or home you can make all your own. I think you'll be blown away by the amount of stuff you can do.
You can buy a ship. دەتوانین دەستکاری کەم شتێکت بکەیت بۆ شێوازە and upgrade that ship. ئەپگرێدی بکەیت ینی بەقوتری بکەیت Hire a crew to keep it بەقوتکردنەکە لە بۆ ئەوەیە لەوانەیە مەسەڵەن لە ڕووی شەڕکردن بەقوتی بکەیت یان بچی هەسارەی دوورتر. Every spaceport has a ship technician where you can purchase, sell, میهمە and بتوانین modify ستایلی کە ships. شتێکت بەو شێوازە بکە بە خۆدتەوە. Maybe you start off with a speedy fighter that's perfect for bounty hunting. Then you might round out your ship roster with a hulking space freighter to run cargo missions. You know, or even do yes. a little smuggling. For now, باركم. though, we're going to take our starting ship, the Frontier, and make some changes. بەو شێوازەی توانین بەقوتی Customize بکەین. and upgrade everything you see here. ئۆ هەموو And you have شتەکان two دەسکار ways to بکەین. do that. You can quickly upgrade individual systems like your weapons or shields, or you can deep dive and enter the shipbuilder mode. Here you can change anything from the systems to the look and layout. هەموو شتەش دەستکاری Adding a دەکرێت. new habitat module can give you more room for crew. Adding cowling can change your ship's overall silhouette. An improved grav drive allows for longer distance space jumps. You can even fully customize your paint job to get the exact look you want. The parts you choose to build with don't just affect your ship's stats. They'll also affect what you can do inside your ship. ئێستا قسەی لەسەر دەکەم چەند بەدڵمەوە چەند بەدڵم نەبووە. هەمووی باز دەکەم. Or for storing and displaying your weapons. Starfield's in-game ship manufacturers bring their own look and feel to every piece of your ship. From living quarters یا بەزەوە to دەبێت cargo holds, حەزمی و گەمە دەبێت چەند mess بخوای halls, and ئەو هەموو شتێک control تێدا. rooms. Our modified Frontier is a practical ship, but with a little creativity, your ship can look like almost anything you want. It's a bit odd, but one of my favorite ways of customizing Hello? ships is I make them look like animals. The HMS Platypus, دەری وەکو as I call ئاژەڵ it, لێ دەکەم شکلی. where it had like a giant tail to it. And we've done spiders, we've done mechs. So جوانە. it's really whatever your imagination is. کەشتێک. And while you can build your home among the stars the way you want to, you're probably not the only person who will call your ship home. Ready to lift off when you are, Captain. Engines ready. The Frontier is fueled and ready, Captain. کارکتەرەکەش قسەی ناکەم. ئاچوو بە خۆت قسەی Some of ناکەم. the members of Constellation can join you on your journey. These companions can serve on your crew, and they'll always be there when you travel. We'll be traveling together until we either find an artifact or this lead runs dry. Each companion comes with their own valuable skills for your ships and outposts, as well as unique quest lines. Eventually, some friendships might blossom into romance. I don't know that I've ever really loved anyone except you. And if you're looking for a little extra help on your ship, أخوة بدو إذا ساعات always شغلة hire مطعم additional نبي. crew at spaceports. Got any room on your ship for someone like me? You'll also meet potential crew members out in the world. Still think there might جگە be لەو a کارکتەرانەی Starfleet لەگەڵتون ship? بەردەوام I gotta دەڵێت get off this rock. کەچی هەسارە چیلانە کارکتەرێکی نوێ ببینی توانێ بهینە ناو کەشتەکەی خۆت و لەگەڵت بێ. And just like companions, most crew members can lend a hand. كيف in the نمر field. روبوتين نازل Take Bosco, حز for ناكم instance. لقرم به These designed لا أنا شو around السودي the زور بي core basics of a NASA machine. لا أنا شو Avoid getting shot. You might die. لا أنا استفادة اللي I بكين still want to بس give it almost a humanoid personality, so I elongated the limbs. This tends to make him feel more human-like and give him a little personality. It is a shame exploration requires so much bloodshed. Using the shipbuilding tools and crew أزو selection جيم زور features in زبالة Starfield, حاوري زوز you'll be والله able to عافية build لابو and captain بثيزداي the ship of your dreams. أو جيم الزبالة حيدي رسكر بي عافية لابو And now, let's take to the sky. أوكي دفرت عاسمانة We're putting you in the cockpit of your very own spaceship and telling you that you can do pretty much anything. And that is really cool for us as developers.
لێخوڕنی فڕۆکەکەشی خۆشە هەم چکە دەتوانی هەموو شتە چی پێ بکەیت. should feel like you're in complete control every step of the way. We've extended that sense of control to ship combat. ئاوران لە کۆمنتی ئەگەر شتەکەت بەدڵ نەبوو برێ بە بڕوای من بەدڵم نیە بۆ چوونی منە نەک فەرزیکان لە سام و خەڵکیم منە یارم زۆر بەدڵە ئەو بۆ چوونی منە هاتە بەدڵت نەبی برێ بۆ چوونی بەدڵم نیەواسە یا ڕێزدام بۆ چوونەکان دەگرێت ئەوتکە هێرش مەکەنە سەریەک. Powering up the grav drives will shorten the amount of time it takes before you can make a jump. با لايف ستریم تەواوی بە فۆرکەش تەماشای دەکەنەوە. And moving your power to your weapons and shields means you're ready for a fight. جوانە. You should always be on your toes because کەشتەکەت هێزەکی زۆری هەیە بە ئارەزووی خۆ دەتوانێت هێزەی بدێ ڕۆیشتنت یان بدێ چەکوتە ئەسلیحەت بە ئارەزووی خۆتە خۆتی دەدێت چ لەو کاتێ ئەو حەڕەکەیە جوانە زۆر بەزە بازنەیە لاچی زۆر میمە بازنەیە ئەگەر ئەو تایبەتمەندەی ئۆتۆ تارگێتەکەی دابگری یاخود ئەو سکیڵی بکەیەوە بە شێوەی ئۆتۆ دەکاتە سە کەشتەکان تاکەکردن ئاسانتر دەکا لێڤڵیش لەسرە کەواتە شەڕکردنیش بە لێڤڵە ئەگە تو لێڤڵت 5 بیناتان شەڕ لەگەڵ لێڤڵی 10 و 11وانە بکەیت. هەر کەشتیەکیش کە شەڕ لەگەڵ کە دەتوانانی هەموو پارچەکانی لەبەو خۆت ببیت. Once you've taken control of an enemy ship, it's yours. Add it to your fleet and retrieve it at any spaceport. Okay. بەڵێ گەر کەشتی دژمنەکەت بەدەست خست کەشتەکە دەپێی خۆت دەتوانی پارچە پارچەیەکەی لە بۆ خۆت بەکاری بێنی یانی ئەوی لێ بخوڕی بە ئارەزووی خۆتە. Walk the halls, talk to the crew, maybe get talked into buying a whole new ship. A civilian in my star yard. Let's see about getting you a proper ship. One worthy of درم لە گەرمامە هاوڕێن گەرمی پێکردە گەرمی. Gigantic battleship like the UC Vigilance. درم خوای لە گەرمە. گەرمی پێکردە گەرمی. ئاگرم تێبەر بوو. ئەو قەلمارەکەیە. هەمشە سبریتەکەم گەرمیە هیت. ئەو گەرمایە. Plenty of personal encounters to be had as well. You can hail any ship you come across to trade, swap info, maybe even commit an act of piracy. سبریتی گەرمی. When I'm playing, I generally go crazy. I definitely go like the more piracy routes. I want to take over ships. I'm going to board ships. I'm like, this is now mine. I steal all these sandwiches and put them, in my cargo hold that I have specifically for sandwiches. I don't want to play the hero, but I want to go out and just start taking things from people as quickly as possible. Some strangers might be looking for a little human connection in the darkness of space. Hello, stranger. I just finished cooking up some food. If you want to come on over, just pop on by. Some of the best moments are the ones you discover on your own. The thing I love most about Starfield is that it is a Bethesda game through and through. It's really about going to strange new places, meeting interesting people, and getting sidetracked on the والله گەمەکەیان زۆر بە باشی پیشاندا عافیە لە بۆیان هەموو شتەکانیان باس کرد هیچیان نەشاردەوە. You're human. We thought we were the only ones to leave Earth. That DNA is so present here. It's in our random encounters, it's in our handcrafted quests, and it feels so cool to play it and just make your own path in this universe. There are over 1,000 planets out there, just waiting for you to visit. باي فين لو هات هاوري سطام اقرب تبربو طمشا سبلتي دكم خويا لها قرمه هيتا طمزام شكريته هيت ابنم كرته هيت والله ابي نبي شيء يليا يلي عادة تجور سكاري سبلتي دكم اوف كاكي كونفرانسي اكسبوكس اي لكردم بس We're giving you a massive playground and a ton of toys, and just setting you free.
Hey everybody, we've shown you so much stuff, but we thought we'd just take a little break and show you something a little bit different. You know, we put so much detail into our game worlds, and we love the opportunity to bring that into the real world with our collector's editions. And for this game, we've done a watch. It is the Constellation Explorer's watch. This is a watch that you actually get in the game that acts as part of your HUD, where it's the compass and then environmental information. It connects to your phone to give you notifications and other information, and we've also designed this really cool case that comes with we really took as much care and designed this case as we did the watch. Our attention to detail and the game translates to this. Inspired by the cases that the astronauts used during the Apollo era to bring back samples from the moon. It's got an intricate locking mechanism, authentic, heavy, comes with a Constellation patch, and the overall functionality and believability of this as something that would exist in the world universe. Oh, and hey, take this. You'll find it very useful out there, and it even tells the time. We actually have something else. Now that we're part of Xbox, we get to work with the amazing people on the Xbox hardware team, and together we created yes. custom او limited edition Starfield controller. It's awesome. Our favorite controller. We love this because it's inspired by the actual controls of your spaceship. We've created the first custom headset with Xbox, and this is a perfect pairing with that controller. دمه بخوای هر دوکم دوه لازم يطاو بزانه چەند جوانە ئەو ڕەنگانە زۆر جوانە ئەو ڕەنگانە الله بەخوای دەمەوێ علاجی نییە ئەو کۆنترۆلەرم دەمەوێ هەر چەندی بی هێدفۆنەکەش زۆر جوانە دیزاینەکەی زۆر جوانە ئەڵڵا ئەو ڕەنگانە زۆر جوانە ڕەنجی کارەکتەرەکەتە Every one of our games, we always put so much care. نا ئاڵای LGBT نییە خەمتان نەبێ چەند جارم پێگوتینە هەر شتێکتانی ڕەنگا و ڕەنگ و ناکە LGBT هاوڕێم ئاڵای LGBT وەشتە قۆڕانە نییە نا ئاڵای LGBT ڕەنجی قاوەی تێدا نییە ڕەنج ڕەشی تێدا نییە شتێک جیاکەنەوە پەلکە زێڕنە نییە The freedom to experience both the exciting planets and the quiet ones. Scanning a planet before you land is a great way to get available resources you can use. کاکە ئاڵای LGBT نییە پەلکە زێڕینە نییە. I think what's cool about this whole system that we generate the planet itself as a procedural content, but the handcrafted content itself comes as the player explore. Our system builds a planet as the player approaches it. We stitch together a block of terrain. After that, we have the system that adds interesting locations for the player to explore, creatures to encounter, ore and plants to pick up. It allows us to add that touch of environmental storytelling that Bethesda is known for. Aggressive creatures have been disrupting our experiments. Their habitat isn't far from here. If you could take care of them for us, we would be in your debt. So even if your friends were to visit the same planet that you had, you would have a different story to tell. Yeah, game plan has to be them. Okay. لا باساين دمرن على قم برك الشريب كان قام شارنا. It's completely up to you how you want to interact with each planet. Whether you want to explore. قيشني كيفيو ياك كيفيو عم فرق نبوتا طاي كونفرانس كنا قيشني كيفيو يستا قيشني كيفيو هزار كاس هزار يكس With the help of your scanner, you'll chart the uncharted and discover exotic wildlife.
If you have the skills, you can even figure out that certain creatures and plants, you can build an outpost and produce resources from those plants and animals. Wow. You can أتواني اللي رخان وقت دوس كل أساسا كان أو حيوانات أنا وشي بري بخيوكي. When we were concepting these creatures, we really wanted to think of them as natural to the environment. We didn't want alien monsters. We wanted native wildlife. Something you've never seen before. When it comes to our exteriors, when the sun moves, all that light is calculated in real time through the atmosphere. Our biggest goal for lighting with Starfield was to make the game feel more filmic, to use lighting and color to really make it feel more cinematic. والله هي إكسبوكس وشي 0.3 هوندا أوان بيبشان داين جيم بلاي بيبشان داين ستارفيلد زاش كده جيم بلاي نكينه بس يعني كانت كام جيم بلاي كم بشان ده براستي بلام ستارفيلد حق طوله هم يكردوا والله جيم ريت لسه جيم باسي mysterious person. After some exploring, you can find a spot to set up a base camp. Outposts can be built almost anywhere on any planet. والله بقى راسي خودة تواني بيسك لبا خود دروسكي. نعم شنو؟ بما بي ولا بو fast travel باشم أو بازما. Assign crew and companions to work at your outposts for added bonuses and set up extractors to harvest resources while you're away. Something cool we have this time is we have a new fly cam where you can toggle between on-foot building, or you can now use a top-down isometric camera, which helps plan out larger parts of the outpost and placing those larger halves. So that way you can really plan your structures and what the overall feel of your outpost is. And then when you're on your feet, you can really decorate and fine-tune things much easier. Add crafting and research stations in your outpost to utilize any resources you find or already have. وبحساب 2x من هذا بسريع Add your weapons to adapt them to your playstyle. Different weapon sights and scopes, larger magazines, a selection of grips and barrels, different ammunition like explosive rounds. زور زبلعها وكما زور. Will surely need a suppressor. أوش بكاتمي كاتم صوت Also choose to go hands-on with بكاتم صوت دتواني شريكي أوش تجي باشر لبوما 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 يعني متعبتين اللي هو لبروي من حزقا بس تعال ستيلث زيادة تجاري بكم يعني ببيوي دنقن زور برز بي يعني شرش قبر بكم. It's more dynamic, the animations are more fluid. It just feels great. We probably have more mods and more weapons in this game than I want to say any other game we've done before. There's a lot of variety. بس يك شتي بشان ده تاستا شرط كردن بكاميرا كسيم بخو لايف ستريم كا سي اف بي اس هاورا يعني تصاوري ما بن او قام 6 اف بي اس بشان او 6 والله واو كواليتي يعني لايفك بخوي 6 فريم زياده كا بس 3 فريم بشان هذا طبيعي ها سبايدر مان يروج بس 3 فريم على سكرين لايف بريمتسون قاعد مود 6 فريم هيفي فكرت فولي نبي Firing a ballistic weapon in 0G will actually push you backwards. صوت 20 جيجا اكيد Energy تبي حزمي جوربي أنا سبويل نبغى لبري بس يروح يرنا كرديا حتى يسبب هم الناس يعني قال 6 شهور تاني أكشتين باس كلا ستيا أبي زور ما دك بكوي دكي ولا جردون ميجري مروفات بيدلا قال ناس يعني قال 6 سيروكي باس تكلم أجر يا رنا بيان دلتري ساند بوكس وقتها جميع من لقى جميع فرق ده كابتن يصير همان هصارش. أجر إكسبوكس سيريس إس تبي أبي ياريا بس أبي ياريا سربي.
ناتاری ئیلاگە ئەکسبۆکس سیریز ئێستا نوێیەکەی بکڕێ و یەک تێڕایەکە کۆنسڵە نوێیەکە بکڕن کۆوا پەتا ئێستا باسی کۆواپیان نەکردن بەڵێ سریەس ئێسی یەک تێڕابایت دێ لەمانجینۆ تازە باس کرا لە لایڤەکە بەس دیارە هەمووتان لێرە نەبنە وەختیم باسییان کرد وتیان سریەس ئێسی یەک تێڕابایت دێن نرخشی 350 دلار بزانم 345 دلار بیان 50 بوو والله ستارفیلد هەر یەک شۆکەیسی کامل بەتەنێ ستارفیلد بەتەنێ ستارفیلد شۆکەیسێک بوو ئەوە چ بوو وات هیچ زادویشیە Thanks again for being with us today. We are just so grateful that you've taken the time and spent it here. I know there was probably a lot to take in. There's a lot to the game, even more than we could show here. We're always sharing these unique and special moments that only a game like this can bring. When I think about what makes it special, it really is the people here. This game is a reflection of the incredible and passionate team that made it. All of them putting something special of themselves into it. So let's hear some of their favorite moments. I love the way that our final combination of all the new tech has come together to create some of the most beautiful sunsets and sunrises we've ever had in any of our games. I love the creatures, the exploration, every biome is different. The word that comes to mind is vast. I like to use our photo mode to take rockstar photos. Photo mode is here. I just love that constant feel of discovery and wow, I can't believe that there's more here. I'm most excited about our outpost building systems. My favorite part is every time you step out on a planet, it's a unique experience. You spend all this time building your ship and you see it on the landing pad. These things are gigantic. It's the kind of thing that ئەوە هەر پەرەپێدرەوە بۆ چوونی خۆی لە سەیارەکەی دەردەبڕێن پێدە چیشەکانی زۆربەی تەواو کراوی نوێش وا قسەی دەکەن کەوا یاریەکە تەواو بوو My favorite part is biomes, space. Game of the Year دەبی نەخێر باوەڕ ناکەم جارێ لەبەرەوە یاریەکەمان نەکردووە هەتا نەیکەی نازانم لای سوپەر پاوەرەکەم بینی لە کۆتایی ئەوهایە چی کرد کاراکتەرەکە هەموو ئەوکان بەربوونەوە بەرز بوونەوە یارە خیال زانستێ خیال زانست نابێ شتانی تێدا بێ I laugh, but some people might find creepy. I don't know. I know it's right, Ben. The thing that I enjoy most about the game is the freedom to be who you want to be. ئەوەچیە خۆشتان ڕوتکەوە سێ دەو بەحرێ It's what you've come to expect from a Bethesda title, but on a much bigger scale. On behalf of all of us, we can't wait for you to play Starfield and make your own special moments. Our Starfield. مانجی نۆ شەشی نۆ باشە مانج دێنێەوە چی گەمەکانیتکە هەموو گەمەکانیتکە مانجی دێ پری ئۆردر ناو ئەوش کە ڤەریاریەکەیە پریمیەم ئێدیشن ئەو شتانەی لەگەرە 5 ڕۆژ زووتر دیارەکەی دەکەی کە پریمیەم ئێدیشنێتە بێ ئەوەش کۆنسڵیشن ئێدیشن سەعاتەکەی لەگەرە شەشی نۆ گەیم پاس لەسەر گەیم پاسی بەردەست دەبێ ئۆکێ ئەوە ترەیلەرێکی کۆتاییە باندێک بۆ چوونی خۆش مەسەر بەزمەکەی دەربڕم ئۆکێ ئەوەی بینیمان چمان بینیم فەیبڵمان بینی فۆرزامان بینی فەیبڵ زۆر جوان دیار بوو فۆرزا جوان دیار بوو بەس فلای سیمولەتێر بەجددی من یەک بوو لەوی شتانێک کە زۆر دڵخۆشی کردن بینیمان سایبەر پانک زۆرم حەز دێ بوو بەدڵم بوو
ستاوەرزەکە بەزدی سوپرایزی کردم لەبەری زۆر حەز دەمێژە چاوەڕێ ستاوەرزیمە ئەڤاوتمان بینی ئەڤاوت جوان بەڵام ئەو یاریەکەی دیکە هێڵبلیت نا هێڵبلیت دەبا گەیم پلیان پیشاندا بە بەڕاستی بەری چاڕوانی گەیم پلی بووین نەک ترایلەر سینەماتیکی بێمانە هیچ شتێکی گرنگ نەبوو ستاوەرزەکە سینەماتیک بوو نۆ پرابلم بەرز یەکەم جارە عرض دەکرێت بەڵام گەیم هێڵبلیت دەمێژە باس کرێت ئەوێ دەبا گەیم پلیمان بینی بە بینە سەر ستارفیلد ئەو یاریە زۆر زەبەلاحە زۆر سەبەلاحە بۆش دەڵێم ئەو یاریە ئەگەر مشکلی تەکنیکی نەبی لە کاتی بڵاوبوونەوەی یعنی کێشەی نەبی بۆ 6 فریم بی نەک 30 فریم پێم وایە نمری زۆر بەرز کۆ دەکاتەوە دەکۆ دەکاتەوە بەگشتی و دەبتە ڕکابەرێکی زۆر ڕکابەرێکی جددی لە بۆ یاری ساڵ ئەگەر کێشەی تەکنیکی نەبێت لەبەرەوەی باوەڕ ناکەم ستۆریەکەی خراپبی لەبەرەوەی بەثێزدا دەزان چیرۆکی باش بجێڕنەوە وەکو گەیم پلەیەکی خۆش دیارە بەڕاستی یعنی بە تایبەتی منێک خۆم زۆر حەزم لە گەڕان و لێکۆڵینەوەیە چی لەوە سارەی بزانین چ هەیە لەوە سارەی بزانین چ هەیە لەوێ بیسەکی لۆ خۆ دروستکەی لەوێ کەشتێکی خۆت بە قوتکەی وەشتانە حەزم لەوە بەزمەی هەیە بەڕاستی زۆر باس شۆکەیسەکەش بکەم بەعام شۆکەیسەکە بەعام بەجددی شۆکەیسەکی جوان بوو وا دەمێ بۆ چوونی گۆش بگرم چکەستە کۆمنتی کۆدەین مۆسە شاشەی بۆ چوونی گۆش دەمێ وەگرم هاوڕێیان یاڵان گۆش بۆ چوونی خۆتان بنووسن ڕاستە هەویگە یاڵا گۆش بۆ چوونی خۆتان بنووسن بەگشتی کۆنفرانسەکە چۆن بوو لە 0 لە بۆ 10 بەگشتی بچوونی خۆتان بنووسن لە 0 لە بۆ 10 بەگشتی کۆنفرانسەکەی ئێکسبۆکسی بەگشتی چەندی پێدەدان لە 10 لە 0 لە بۆ 10 چەندی پێدەدان لە بنووسم وەکوتم لە سەرەتایەکەش وتم دەستپێکەکی زۆر بەقوەتی هەبوو ناوەڕاستەکەی تۆزێک بێزارکرد بوو کۆنفرانسەکە بەڵام دەستپێکەکی زۆر جوانی هەبوو پێم وایە لە کۆنفرانسی پلیستیشنی بەقوەتر بوو لەبەر کۆنفرانس پلیستیشنی یاری تایبەت چار یاریان پیشاندا سێیان یاری مەڵتیپلەیەر بوو گەیم پلیشیان نیشان نەداین هەمووی CG و سینەماتیک بوو ئێکسبۆکس لەلایەکەی دیکەوە زۆربەی یاریەکانی خۆیان بەمە پیشاندا و زۆر باش بوو ئۆکەی ببینم هەمووتان 9 10 8 7 پێدەدەن ئەوەتە بەگشتی بەدڵتان بوو ستارفیلد بەجددی سەرنجی ڕاکێشام زۆر وەکوتم بەثێزدا هەموو کاتێک کێشەی تەکنیکیان هەیە لە بڵاوبوونەوە یاریەکان ئەگەر کێشەی تەکنیکەکەی زۆر نەبی ئەکیدم لەوەی ئەو یاریە زۆر سەرکەوتوو دەبێ کۆنسۆڵەکە ڕاقی بوو بەڵێ کۆنسۆڵی نوێشان بڵاو کردەوە ئاشکرا کرد کۆنسۆڵی ئێکسبۆکس سیریەس ئێسی نوێ بوو کە بە حەزمی 1 تێرابایت نرخی $350 20 لەسەردا 9 لەسەردا 8 لەسەردا مامەژی بەڕایتەوە پلیستیشن هەڵوێست دەبێت بەڵێ منمەکو خۆم پێم وایە پلیستیشن دەبی لە پاییزی ئەم ساڵ و دەنگۆشەیە بێگومان پلیستیشن دەبی لە پاییزی ئەم ساڵ کۆنفرانسێکی خۆی بکە لەبەری پلیستیشن تا هێستا هیچ پیشان نەدەیە جگە لە سپایرمان و وڵڤڕینی ئەسڵەن هەر نازانین چی یاریەک دێ ئێکسبۆکس تازە 11 یاری نیشاندا پێمان دەڵێ 11 یاری نوێ دێ لە ماوەی ئێستا لە بۆ ساڵی داهاتوو یاخود 2 ساڵی دیکە کەواتە پلیستیشن دەبی جوابی هەبێ من ناڵێم ئەو کۆتایی پلیستیشنە چکە بە خۆتان زانە کۆتایی پلیستیشن نییە پلیستیشن چەند ساڵەکە هەموو ساڵی گەمەی ڕاقی بڵاو کردەوە ئێکسبۆکس چەندە لە 2017 18 19 20 21 لەماوەی 5 ساڵی چەند یاری بڵاو کردەوە فۆرزایەکانە هەیڵۆیە دەگاری دیکەشی هەیە بەڵام وەکو یاری زەبەلاح دەرێم کە بۆ کێشەکەشی هەیە ئێکسبۆکس تا ئێستا نەیتوانیوە یاری خەڵاتی ساڵ بە لە ماوەی چەند ساڵ ڕابردووە هەر کاندیدیش نەکرێ نەک یاریەکەی نەبە هەر کاندید نەکرێ ئێکسبۆکس هەر کاندید نەکرێ لە مێژە لە بۆ یاری ساڵ کەواتە پێویستە ئێکسبۆکس ئەو ساڵ خۆی کاندید بکە بە چۆنش خۆی کاندید دەکە یاری چۆن کاندید دەکرێت یاری بۆ شێوەی کاندید دەکرێت کە بڵاو دەکرێتەوە سەرەتا دەبی کەمتری کێشەی تەکنیکی هەبێ وەروەها گەیمەران بەگشتی لێ ڕازی بن وەروە ڕەخنەگران نمری باشی پێ بدەن بەو شێوازە یاری کاندید دەکرێت بۆ یاری ساڵ و یاریەکە پێویست ناکەس زەبەلاحبی بۆ نەبینیمان پارساڵ یاریی وەکوی تێکستو خڵاتەکەی برد کە حەزمی زۆر گچکە یاریی ئیندیە فلای سیمولیتەری من ئیش ناکات چۆن عێراق پلیز علاج وڵی نازانم پویش دەکە باز مهم فلایت سیمولیتەر زۆر جوان بوو بەڕاستی مەسەلەی ئەوەی کەوا دەتوانی خەڵکی ڕزگار بکەی کاراکتەرەکەی خۆت دەبینی زیاتر فلای سیمولیتەری 2024 ناوەکەیان گۆڕیە فلایت سیمولیتەری دە ئەوانە نەما 11 ئەو شتانە ڕابیتە 2024 2024 بڵاو دەکرێتەوە عەفیە لە بۆ
منە خۆشم ئەمیش چاوەڕێی ئیڤڵوتنی بۆ محەممەد یاخۆ ستیت ئۆف دیکەی بەڵام ئەو یارانە پێشبین دەکەم تۆزێک درنگ تاخیرتر بن لەوانەیە چۆ یارانی نیشانیاندا یان 2023 پێمە بلۆ 3 ساڵێ جیاوازە شۆشێ لە مابینی کۆنفرانسی ئێکسبۆکس و پلیستیشنی عادەتەن پلیستیشن چەندین ستیت ئۆف پلی دەکەم ئێکسبۆکس لە دەستەکەیت کە ستیت ئۆف پلی ناکە ئەو ساڵتەنیە کۆنفرانسیان نەبوو بەڵکو دایرێکتەچی بچوچیان هەبوو لە سەرەتای ئەم ساڵ بەو یارانەی کە دێ پلیستیشن جاری وایە لە ساڵێکی 2 کۆنفرانسی دەکات یانی هەریز ناکە بەڵام ئێکسبۆکس ساڵی یەک کۆنفرانسی زەبەلاح دەکە ئەو شتانێک کە دەیانەوێت باسی دەکەن پێم وایە ئێکسبۆکس دایرێکتەچی دەبی چکە زۆر یاری مایە باسی بکەم ئیندیانا جۆنسیش وەڵاهی ئیندیانا جۆنس پیشان نەدرێکاتە حاضر نییە و یاریە چکە ترێری سینەماتیکشمان لەو یاری نەبینەوە تەنیا تیزەرێکمان بینیوە کە ئەو یاریە لە بەرەمێنانە تەنیا ئەوەندەمان لێ بینیوە یەکشت بێتامە لە ستارفیلد دژمنەکان لێڤڵیان لەسەر شتێکی بێزارکە دەبێت پێشە ئەگەر دژمنەکان لێڤڵی لەسەربی ئەگە یاریەکە ڕێگەت پێ بدە بە ئاسانی لێڤڵی خۆت بەرزکەوە یعنی داوای هەندێک ساید میشنی نەکە کاوچی یاریەکانی ئەساسن ساید میشنەکان جاریوە هەناشیان بینەوە یاخود نازانین چ بکەیت ئەگەر دیاربی و لێڤڵ بەرز دەکرێتەوە بە ئاسانی پێم وایە تەبیعیە بەڵام جاری وا هەیە بەس لە ئەوی بچیت زەختە لێ دەکات ساید میشنەکان کەی بەس لە ئەوی لێڤڵت بەرز بتەوە ئەویان تۆزێک ناخۆشە شەهەند ئیدیتەر بەخێر بێ ئارک دوومان نەبینی چاوەڕوان GTA 6 بووین GTA 6 کوپ چەند جاریت کە پێت هەموو جارە پێتان دەڵێم GTA 6 بە هیچ شێوازێک لە کۆنفرانسەکان باز ناکرێ چاوەڕوان GTA 6 مەبن لە هیچ کۆنفرانسێکێ GTA 6 لە تویتەری عرض دەکرێت هاوڕێیان بۆی پێتان هەموو جارە پێتان دەڵێم تویتەری دابنێن باشترین شوێن لە بۆ زاینی هەواڵی گەیم و کۆمپانیەکان تویتەرە و فۆڵۆشم بکەن باشە بە ناوی ژیر.official بمدۆزنەوە لە تویتەری فۆڵۆم بکەن لەوێ ئەکتیفترم کۆنسڵ نوێیەکە دەکڕی من هەمە ئەکسبۆکس سیریز ئێکسم هەیە کۆنسڵ سیریز ئێسم نەبوو چیە بەس یەک تێڕایە شتێکی باشە 350 لە نرخەکەی زۆر گونجاوە هیوادارم پلیستیشنش ئەو ساڵ کۆنسڵێک بڵاو کاتەوە یەک تێڕابی لە بۆ پلیستیشن 5 چکە بەڕاستی ئەو 600 گیگا زۆر کەمە ستۆکەر دوومان نەبینی کە پێم سەیر بوو نازانم لۆ چە ستۆکەر دویان پیشانەت کە ستۆکەر دوو ئەو ساڵ بڵاو دەکرێتەوە لۆیش دەڵێم ئەگەری هەیە دایرێکتێکی ئەنجام بدە ئێکسبۆکس وەکو ستیت ئۆف پلەیەک ئەنجام بدە ستۆکەر دوی تێدابێ ستۆکەر زەمشا لۆ پیشان نەدرێت لەبەرەوەی ئەو ستودیۆی کە یاری ستۆکەر دروست دەکات لە وڵاتی ئەوەی نە پێ دەڵێن ئۆکرانیا شەڕە ئێستا حالیان لێژ تۆزێک لەوانەیە بە پاشکە دەبن ئۆکێ هاوڕێیان بەگشتی من هەشت لەدا بە کۆنفرانسەکە دەدەم بەگشتی هەشت لەسەردا پێم وایە ستارفیلد 9 لەسەر دەبوو لە بۆ عەرزەکەی لە بۆ من هەندێک گەمە تێدا و پێم نەهێنم فەیبڵم زۆر پێ جوان بوو چکە بەڕاستی لە مێژە چاوەڕێی فەیبڵی مەم چیت کەشی پیشاندا هێڵ بڵێدەکە زۆر خراپ بوو نەدەبای پیشانیان دابە ئەو شێوازەی یانیەوە گەیم پلەی نەبوو ترێدەریش نەبوو شتێکی زۆر بەمانا بوو پیشانیان نەدابە باشتر بوو کۆنفرانسەکە من هەژە دەی پێدەم پێم وابی لە کۆنفرانسی پلیستیشنی زۆر باشتر بوو ئەو یاریانەی عەرزیان کرد زۆر باشتر و یاریتەنان یاری ثرد پارتی باشتریشی تێدا بوو لە چاو کۆنفرانسەکەی پلیستیشن ئۆکێ هاوڕێیانی خۆشەویستم 2 ساعت و 37 دقیقە لە لایڤم لەگەڵتان چاوتان ماز دەکەم هیوادارم لایڤ ستریمەکەتان بەدڵ ببی خەڵکەکی زۆر نزیکی 1000 کەس لەگەڵمان بوو زۆر سپاستان دەکەم چاوتان ماز دەکەم 100% هەوڵ دەدەم کۆنفرانسی ئێکسبۆکس سبەی شەو بۆتان بگوازمەوە کۆنفرانسی کاپکۆمیش بگوازمەوە هەر لە چەناڵ ئێکسبۆکس کۆنفرانسی یوبیسۆفتی زۆر خۆش دەبیت لەبەرەوەی گەیم پلەی نوێی ئەساسن کرد میراژ دەبینین لەوانەیە 6 خولەکەکمان لەوە بەباسکەن و هەروەها لە بیر مەکەن گەیم پلەی ئەوە تریلەری ئەساسنی نوێش دەبینن جگەل لە میراجی ئەساسنی زەبەلاحی نوێ دەبیدی ببینین سەو دڵخۆشم لەگەڵتان بمەوشۆ چاوتان ماز دەکەم خۆشەویستن کوڕمۆتۆر فێست دەبینین بەڵێم خواتان لەگەڵ هەر هەبن چاوتان ماز دەکەم تا ڤیدیۆی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خودەتان لەگەڵ هەمووتان خۆشەویستن یاڵا هەم بنووسن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ خواتان لەگەڵ خواتان لەگەڵ خواتان لەگەڵ خواتان لەگەڵ خواتان لەگەڵ